ساڵانە وەکو نەریت دامەزراوەی پەروەردەی فامسکوڵ پانێڵی پیوەست بە پەروەردە و فێرکردن ڕێک دەخات. هەر ساڵە و دەربارەی چەند پرسێکی فێرکاری گفتوگۆ و دیدار لە نێوان پەروەردەکاران و مامۆستایان دەسازێنێت. مامۆستایانی هێژار پانێڵە بەڕێزەکان بەخێربێن بۆ چوارەمی پانێڵی پەروەردەی فام ناوەندێکی پەروەردەی فێرکاریە کە خاوەن پاشخانێکی معرفی بکەوە هەردەم لە گۆشەنیگا و لە دەلاقی جیاوازەوە بۆ پەروەردە و فێرکردن دەڕوانێت. میوانە بەڕێزەکان جارێکی دیکە بەخێر بێن سەر و سەرچاومان ئێمە وەک دامەزراوەی پەروەردەی فام لە دەستپێک هەم مامۆستا ڕەبین هەم پێشکەشکار قسەی خۆی کرد بۆیە چی ئێمە ئەو تەوەرەمان هەڵبژاردەوە و تەوەرە لە چ گۆشەنیگایەکە و بیرمان لێ کردوتەوە. خۆمان بە خۆشحاڵ دەزانین بۆ ساڵی چوارەم وەک دامەزراوەی پەروەردەی فام دەبینە سەکۆ دەبینە وێزگەی کۆکردنەوەی کۆمەڵێک میوانی زۆر بەڕێز ئەکادیمیز مامۆستا خەمخۆر خوێندەوار. ئێمە وەک دامەزراوەی پەروەردەی فام بەردەوام بیر لەوە دەکەینەوە چ مژارێک چ تەوەرێک بکەینە تەوەری گفتوگۆکردن دوجار بۆ یەکلاییکردنەوەی پرسەکە نا باڵکولانی کەم بۆ بیر لێکردنەوەی پرسەکە. پرسی ئەم ساڵمان دەربارەی شێوەگیری کەسێتی منداڵ لە نێوان خێزان و خوێندنگا لەو گۆشەنیگایەوە هەڵمامژاردووە. بەردەوام جۆرێک لە ناحاڵی بوون، جۆرێک لە بارگرژی، جۆرێک لە توانجوپلارێک هەیە لە نێوان خێزانەکان و خوێندنگاکاندا. خێزانەکان پێیان وایە خوێندنگاکان بەو کارە هەڵناستن کە لەسەر شانانیانەوە، خوێندکار مامۆستاکانیش پێیان وایە کە خێزانەکان بۆ ویشە هەڵناستن کە لەسەر شانیانە. ئێمە بەسمان لە چەمچی شێوەگیری چییە؟ چەمچی شێوەگیری بە واتای شکڵگیری، بە واتای ئەو دیزاین و خاسیەتە دەروی و کۆمەڵایەتی و عەقڵی و هەستەکی و سۆزداریانەی کە منداڵێک لە تەمەنی 6 ساڵی پێی دێتە خوێندنگا ئایا ئەم شکڵە، ئەم دیزاینە، ئەم بناغەیە خێزان ڕەنگڕێژی کردووە یاخود ئەو منداڵە خوێندنگا لێ بەرپرسیارە. هیچ منداڵێک کە لە دێتە خوێندنگا بە پەڕەیەکی سپی نایە، بەڵکو هەڵگری کۆمەڵێک خاسیەتە کە دەڵێن خاسیەت بەبەسمان خاسیەتی دەرونیە، خاسیەتی کۆمەڵایەتیە، خاسیەتی هزریە. بۆ ئەو خاسیەتانە سەرەتا لە خێزانەکەەوە ڕەنگڕێژ بوون، بناغەڕێژ بوون، وە کۆی کاردانەوەکانی ئەدای ژیانی ئەو منداڵە پشتبەستە بەو بناغە بەلایەی کە لە خێزانەوە وەریگرتووە. لەم نێوەندانەی کە خێزانەکان دەڵێن دەبێت خوێندنگا هەموو شتێکمان بۆ بکە و خوێندنگاکانیش دەڵێن خێزانەکان هیچ شتێک ناکەن، لێرەدا بۆشایەکی گەورە لە نێوان خێزان و خوێندنگا هەیە. بۆیە منداڵەکە بەویستی خۆی هەم قوربانی هەم تەلەتاقیێش دەکا بەهاکانی خوێندنگا و ئەو پرانسیپانەی کە خوێندنگاریشیان لەسەر دەکات جێژی نابن، چونکە لەوێ وەک دەڵێ هەوایەکە و لەوێش هەوایەکی دیکەیە. ئەمە وای کردووە ئەم ناهەماهەنگیە خێزان و خوێندنگا نەبنە بەرەیەک بۆ ئاڕاستەکردنی منداڵەکە، بەڵکو بەرەیەک بۆ سەنگەرلێگرتن و ململانێکردن لە نێوان یەکدیدا. ئەم پرسە ئەمڕۆ ئێمە قسەی لەسەر دەکەین دەربارەی کەسێتی منداڵ. ئایا ئەو کەسێتیە خوێندنگا دەتوانێت ساچیکە، خوێندنگا دەتوانێت ئاڕاستەیکە منداڵێکی ڕاهێدراوی پەسەند کاتێک کە دێتە خوێندنگا پەرە بۆ پەسەندێرەدا یاخود بۆ پەسەندی لەناو دەبا. منداڵێک کە بە ساغوسەرینی دێ لە خێزانێکی ڕێکخراوە و بەرنامەدا ڕێژراوە پەروەردەکراوە بریندار نەکراوە، ئایا کە دێتە خوێندنگا دیسان پەرە بۆ پەسەندێرەدا یاخود بۆ پەسەندی لەناو دەبا. کۆمەڵێک پرسی دیکەی لەو چەشنە هەر لە بەڕەدا ئایا خوێندنگاکانی ئێمە هیچ بەرنامە و پلانێکیان هەیە بۆ دروستکردنی کەسێتی یاخود هەر لە بەڕەدا دیرگایەکیان هەیە بۆ کەسێتی و بۆ پەروەردەکردن. ئەمانە کۆمەڵێک پرسن کە ئێمە ڕوقسان لەسەر دەکەین و کۆمەڵێک مامۆستای زۆر ئەکادیمی شارەزای بواری کەسێتی قسەی لەبارەوە دەکەن. تیۆرەکانی دەبناسی و کەسێتیش بە شێوەیەکی گشتی پێداگیری لەسەرەوە دەکەن کە 5 ساڵی یەکەم بناغەی دروستبوونی کەسێتیە و خوێندنگا دەتوانێت پشتبەست یان لەو ژێرخانەوە جارێکی دیکە پەروەردەیکردنی منداڵەکەی بدات. بۆ ئەم بابەتە ئەمڕۆ 3 میوانی زۆر ئازیز لە هەولێر و سلێمانیەوە هاتوون و کارنامەی پانێڵەکە بۆ جۆرەیە کە سەرەتا دکتۆر محەممەد سیمینارێک پێشکەش دەکات، دوای ئەوە دکتۆرگار ئەوجا ڕێستێکمان دەبێت و سیمیناری کۆتاییش لەلایەن دکتۆر قادرەوە پێشکەش دەکرێت و هەنگاوی کۆتایی تەرخان دەکرێت بۆ پرسیار و وەڵات. ئێوە هەر پرسیارێکتان هەبوو دەتوانن لای خۆتان یادداشت بکەن، دەیکەینە گفتوگۆی کراوە و لەو بارەیەوە قسەی زیاتر و زیاتر دەکەین. بەخێر بێن جارێکی دیکە سەرسەر و سەرچاومان. دکتۆر محەممەد زۆر بەخێر بێن. دکتۆر محەممەد نووسەر و مامۆستای زانکۆ ئەوەی کە زۆر گرنگە نووسەریەکەیەتی، چونکە دکتۆر تا ئێستا نزیکەی 20 کتابی زۆر ئەکادیمی لە بواری دەروونزانی کەسێتی نووسیوە و هەر کەسێک دەیەوێت شارەزای سایکۆلۆجیای کەسێتی بێت پێم وایە دکتۆر محەممەد یەکێکە لەو ڕێزگانەی کە دەتوانی سوودی لێوەربگرین.
بناقێکی زۆر ئەکادیمی هەیە خۆ بەخێر بێتە سەر سپاس بۆ جەنابتان. جەنابەت 25 دقەت بەردەستدا لەماوەی 25 دقەدا جەنابەت دەتوانین بفەرمووین. زۆر چاکە ئەو کاتتان باش هاوڕێیان بەخێر بێن خۆشحاڵم ببینینتان لێرە بەڕاستی یعنی ئەوە باڵنەرێکی زۆر گرنگە بۆ من ئەو هەموو دەم و چاوە جوانە لێرە دەبینم بە تایبەتی من هەر زۆرێک لە بە زمانێکی شارچیانەش قسە بکەم من هەر خەڵکی ئەو شارم سوپاس کە هاوڕێیان ئێوە بەسەرتان کردینەوە بۆ ئەوەی لە نزیکەوە لە خزمەتتان دابین. بەسەراحەت من هەوڵ دەدەم ئەوڕۆ بە زمانی قسە بکەم زیاد لە زمانی ئەکادیمی بێ و زیاش بێت لە پێناسەی هەموو زانایانەی کە پێناسەی کەسایەتیان کردووە بۆ لەبەرەوەی تۆ یەکەم پرسیار کە لە سایکۆلۆجیای کەسێتی دێتە پێشت ئەوەیە دەڵێ بۆچی کەسایەتی پێناسەیەکی دیار و تەواو و پێرفێکتی خۆی نییە یاخود فرە پێناسەیە ئەو فرە پێناسەیە ئێمە تەجاوز دەکەین هەوڵ دەدەین لێرە پێناسەیەک دوو پێناسە کە گونجاوترینی ئەو دوو پێناسانە بن هەموو مەزهەب و ڕێچکە سایکۆلۆجیەکان کۆکەنەوە بەیەکەوە لە یەک پێناسەدا ئێمە کۆمەڵک چەمچی کلیلی لەناو ئەو پێناسانەدا دەنین وا قسەیان لەسەر دەکەین بەڕاستی ئینجا من دەستخۆشی لە هاوڕێیان لە دەستگای فام مؤسسەی فام پەروەردەیی کە کۆمەڵک چەمچی کلیلیتان بەکارهێنا چەمچی با بڵێن کۆنسێپتی زۆر سەرەکی لە تایتڵی وشەکەتان خێزان لەلایەک و قوتابخانە لەلایەک و فێرگە قوتابخانە هەرچی ناوێکی لێدەنێ ئێمە سەیرە گیرمان خواردو بەدەسەر چەم کە سەیرانەوە بەڕاستی من هەر لە مناڵیەوە نازانم بە قوتابخانە فێر بووم هیچ دەلالاتی سیاسی نییە برادران یعنی بەڵام هەر کۆنسێپتێک بۆ ئەو شوێنەی کە تیایدا دەخوێندرێ ئاساییە کە بەکاردێت دێت سەر زمانم ئەو دەلالەتەی نییە بۆ لەبەرەوەی خۆمان بە گەورەتر لەو ناو لێنانە دەزانین بەسەراحەت خێزان وەک مؤسسەیەکی کۆمەڵایەتی وەک ئۆرگانێک کە یەکێک لە ئۆرگانە ناوچیەکانی هەر پەیوەندیی کۆمەڵایەتیە هەر وەک با بڵێن ئۆرگانێکی ناوچی بۆ کۆمەلگای مرۆیی بە هەموو کولتورە جیاجیەکانیەوە ئەوە مەسئولیەتێکی گەورە لە ئەستۆیەتی و فعلەن لەوێ بناغەیەک بۆ ئەو کۆنسێپتە بۆ ئەو چەمکە دروست دەبێت کە پێی دەگوترێت کەسایەتی بەڵام ئەو مانایەوە نییە ئەو ئۆرگانە هیچ پەیوەندی بە ئۆرگانەکانی دیکەوە نییە لە بەرامبەردا کە قوتابخانەیە ئیدی ئەوێش وەک کۆنسێپتێکی سیستەمی پەروەردەیی ئەو یان وەکو ئۆرگانێکی سیستەمی کۆمەڵایەتی یا سیستەمی بەهایی ئەو یان وەکو ئۆرگانێکی سیستەمی پەروەردەیی دەستان خۆش بێکەلێکتان گیر کردوون ئەوە لە تایتڵەکەی خۆتاندا بۆ قسەی ئێمەش هەوڵ دەدەین زیاتر هەر لەسەر ئەو دوو کۆنسێپتە بێ برادران بە سەراحەت پێم خۆشە سەرەتا ئیشارەت بە شتێک بکەم ئەوەیە کە ئێمە هەڵەیەک تێکەوتوین لە کۆمەلگای کوردەواری خۆمان لە کەڵچەڕایزکردنی ئەو ئینسانانەی کە وەک بوونێکی بایۆلۆجی لەدایک دەبنەوە نەک لەدایک دەبن چونکە لەدایک بوونەوە لەگەڵ لەدایک بوون فەرقەیە لەدایک بوونەوە یعنی ينفصل عن الأم لدایک جیا دەبێتەوە کە لەدایک جیابەوە لەو لەحظەیە ئێمە دەبێت ئەو ئینسانە بە جیا پەروەردەکەین لەو لەحظەیە ئەو مناڵە دەبێت وا پەروەردە بکرێت کە جیاوازە لەو ئینسانەی کە لێی بوو و جیاوازە کەواتە لەو ئینسانەی کە لێی بوو جیاوازە ئیدی لە هەموو ئینسانەکانی دیکەی گۆی زەوی جیاواز دەبێت لەو حاڵەتەدا ئێمە دەبێت لەسەر چەمچی جیاوازی ئەو ئینسانە گەورەکەین کەواتە خێزان ئەو هەڵەی کە ئاماژەم پێکرد ئێمە تێکەوتوین تاوەکو ئێستا هەر لە چوار دەوری مەفهومی بەخێوکردن ماوینێتەوە یعنی ئێمە پێمان وایە مناڵ کە لەدایک دەبێ و ئیدی تۆ لە ڕووی بایۆلۆجی و ئاگالەیەتی و خواردنی چاک و شوێنی خەوی چاک و زلوبەرجی چاک و شوێنی گەرمی چاک و ئەوانەی بۆ تەرتیب دەکەی ئەو هەموو شتانە هەموو زیندەوەرەکانی دیکە لێی بە ئاگان و لەوانەیە زۆر باشتریش لە ئێمە ئینسان باشتر بێچۆکانی خۆیان بەخێو بکەن بۆیە لە بەرامبەر ئەوەدا کە قوتابخانە دێتە ئارا مؤسساتی تربەوی دێتە ئارا چەمکێکی دیکە هەیە کە ئەساسەن هەر وەزیفەی خێزانیش بووە بەڵام لەوێ سیستەماتیزە دەکرێت ئەو وەزیفەیە لە سیستەمی پەروەردەییدا کە پێی دەوترێت پەروەردەکردن کەواتە لێرەدا بەخێوکردن شتێکە و پەروەردەکردن شتێکی دیکەیە بەخێوکردن لە ڕوانگەی بوونە بایۆلۆجیەکەی مرۆڤەوە سەیری ئەو کائینە دەکات کە بوونێکی بایۆلۆجیە
و تۆ وەکو باوکو دایک پێویستە بە خێوی بکەین ئەڵی سەرمای بێ و گەرمای بێ و برسی بێ و پێداویستە بنچینەیەکانی بۆ دابین بکەیت. ئەو ئۆرگانانەی دیکە ئیشیان پەروەردەکردنیەتی واتە وەرچەرخانێ یا تەحویلی ئەو کائینە بایۆلۆجیە کە لەدایک دەبێت لە بوونێکی بایۆلۆجیەوە بۆ بوونێکی کۆمەڵایەتی بوونێکی کولتوری. ئەو وەزیفەیە کۆمەلگا پێی هەڵدەستێک کە پێی دەوترێت سۆسیالیزیشن بە کۆمەڵایەتی بوون. ئەو بە کۆمەڵایەتیکردنە هەمیشە پەیوەندیشی ئۆرگانیکە لە مابینی هەردوو ئۆرگانەکە چ خێزان چ قوتابخانە و مؤسساتە تربەویەکان تا دەگاتە مؤسساتی خوێندنی باڵا و دراساتی عولیاوانە. ئەو کەڵچەڕایزکردنە با ئیستلاحاتی لەو شێوێش بێتە سەرزارمان. ئەو کەڵچەڕایزکردنی یعنی بە کولتورکردنی ئەو تاکانە واتە بوونێک کە بە فیترەتی خۆی هاتۆتە سەر دنیا. ئەو بوونە هەروە بمێنێتەوە ئەگەر ئێمە واز لە پەروەردەکردن بێنین بەڵێ لەسەر چەمچی بەخێوکردن بوەستین بڵێ هەر بەو کائینە بایۆلۆجیە دەمێنێتەوە وەکو ئێستاش ڕوانگەی مؤسساتی سیاسی ئێمە، ڕوانگەی مؤسساتی دینی ئێمە، ڕوانگەی مؤسساتی کۆمەڵایەتی ئێمە هەر ئەلێرەدا چاقی بەستووە. هەر ئەلێرەدا چاقی بەستووە. بۆیە کائینی ئێمە، بوونەوەری ئێمە هەمیشە من هەبووتومە لە خوار ناوکەوە خەمەکانی خۆی دەخوا. هیچ کێشەی سەرەوەی ناوچی نییە. ئەوەیە عەرەب پێی دەڵێ ما فەوقە السوڕە وما دون السوڕە. یعنی بە کوردیەکی پەتیتر بڵێن ئێمە هەمیشە لە خەمی سک و بەرسک داین تاوەکو ئێستا. بۆیە سیرکە نەبوونی موچە و نەبوونی پاشەکە نازانم کۆمەڵک ئەو شتانە کە بەکاردێ ئەو مؤسسە زەخمانەی کە پێیان وایە سەری کۆمەلگای ئێمە بوونەوەری ئێمە ئینسانی ئێمە وەک کائینی بایۆلۆجی دەبینن برادران. وەک بوونەوەری بایۆلۆجی دەمان بینن. یعنی دەڵێ بەخێوی کە و معاشەکەی دێ و شتێک بێبەرسی نەبێ و نازانم چی. بۆ تۆ لێرەدا تەنها بیرت لە پێداویستیە سەرەتاییەکان کردوتەوە کە ئەو پێداویستیە سەرەتاییانە بە تەنها ژێرخانی کەسایەتی ئینسانن، سەرخانی بۆ دروست ناکەن. ئەوە ژێرخانە بۆ کەسایەتی. تۆ مێڵە برسی بە بڵێ ئەو جسمە پێویستی بە خواردن هەیە، پێویستی بە ئێنەرژی هەیە، بڕوا بۆ هەموو ئەندامەکانی لەش لێوە بڕوا بۆ مێشک بۆەوەی ئەو کائینە وەک مؤسسەیەکی زیندوو هەمیشە لە جوڵەدا بێ پێویستی بەوەی هەیە ڕۆژانە هەر کولتورێک بە سێ جەم تەرتیبی کردو بە 4 بە 5 بە نازانم چی بە پێی ترادیسیۆنی خۆی ئەو بوونەوەرە نابێت برسی بێ. دەبێ هەمیشە ماشێنێکە هێزی لەبەردا بێت تاوەکو بتوانێت ئیشەکانی دیکەی سەرەوە بکات. یعنی کە پێداویستیە عقلیەکانن، پێداویستیە معرفیەکانن، پێداویستیە ڕۆحیەکانن. لێرەدا ئینسانی ئێمە نیو ئینسانە دەزانن برادران. یعنی هەر نیو ئینسانی ئێمە بەڕاستی بۆ لە تاوەکو ئێستا بزانە خیتابی کۆمەڵایەتی ئێمە هەر لە چواردەوری ئەوەیە کە ئێمە ئەو 30 ڕۆژە مۆڵەتمان پێدراوە بژین. دوای 30 ڕۆژەکە سەر لە نوێ مۆڵەتی 30 ڕۆژی دیکەت بۆ نوێ دەکرێتەوە. چۆن کەسایەتی لە چوارچێوەی ئەو کولتورە دروست دەبێت؟ دروست نابێت. کەسایەتی ئێمە هەمووی هەر لەبارە فیترەتیەکەی خۆی ماوەتەوە، نەبوو بە کائینێکی عەقلانی، نەبوو بە کائینێکی کائینێکە وەعی بە بوونی خۆی هەبێ، هوشیار بێ بە بە زیندگی خۆی. اینجا لێرە دێمە سەر پێناسەکە برادران. ئەو پێناسەیە کە من پێم وایە باشترین پێناسەیە بۆ کەسایەتی فورمولبوونیەکە ئەوە پێناسەی کەسایەتیە فورمولبەندیەک یا شکڵگرتنێکی ڕەفتاری و بەهاییە، شکڵگرتنێکی ڕەفتاری و بەهاییە لە بوونێکی بایۆلۆجیدا بەرجەستە دەبێت. یعنی تۆ ئێمە کائینێکین دنیایەک ڕەفتاری ناوەچی و دەرەچیمان هەیە. ڕەفتارە ناوەچیەکانمان بیرکردنەوەن، خەیاڵکردنن، ئەو مۆتیڤێشنانن کە لە ناوە دەمانجوولێنن، ئەوانە هەموو سلوکە داخلیەکانن ئێمە لە ناوەوە هەستیان پێ دەکەین بەڵام نابیندرێن. لەولاوە سیستمێکی بەهاییمان هەیە وەکو ترادیسیۆن، وەکو ستاندارد، وەکو پێوەرە کۆمەڵایەتیەکان، ئەجا مؤسساتی دینیە سیاسیە نازانم چییە. ئەو دوو سێ جۆرە ڕەفتارە لە بوونێکی بایۆلۆجی کە ئێمەین شکڵ دەگرێت. ئەو پەیوەندی ئۆرگانیکیە لە مابینی ڕەفتارە ناوەچیەکان و دەرەچیەکانمان ئینجا لەگەڵ بەهاکانی کە لە چوارچێوەیاندا وەکو بوونێکی کۆمەڵایەتی دەناسرێن بێکەوە بوونێکمان دێت بۆ دێنە ئارە خاوەن کەسایەتی پێ دەوترێت تاکێکی محتەرەم،
تاکێکی بەڕێز ئەو تاکە هەڵگری کەسایەتیش تایبەت بەخۆیەتی و لە چوارچێوەی یەک تاک لەو سیانەی من ئاماژەم بۆ کرد نامێنێتەوە هەرسێکیان لە پەیوەندێکی ئۆرگانیشیدا ئەو پەیوەندی ئۆرگانیچیە لە مابینی ئەو با بڵێن فورمولبەندی ڕەفتاری و بەهایی و بایۆلۆجیا زاتێکمان بۆ دروست دەکات ئەو خودەمان دەداتێ کە ئێمە پێویستە هوشیار بین پێی کە خودی خۆمانە سێڵف ئەو سێڵفە دەمان بەستێتەوە بە مێژووی خۆمان یعنی تۆ هەر بەتەنها لە ئێستادا نی کە ناوم محەممەد تەهایە من ئەو محەممەد تەهایە تاریخێک هێناوێتی و کۆمەلگایەکەی ئەو تاریخێک هێناوێتی نەتەوەکەی ئەو کۆمەڵ تاریخێک هێناوێتی لە ئێستادا کە لە بەرامبەر لە خزمەت ئێوەداین ئەوە زاتێکە بەتەنها گۆشت و ئێسک و شتێکی وانەیە هەر هەموو ئەو حزورە ئەو هاوڕێ و خوشک و برایانەی کە لێرەن بەو شێوەیان ئەو زاتە بەگاڵتە دروست نەبووە ئەو زاتە ئەوەندە بەڵێ ئەو بە تێڕوانێنی سیگمۆند فرۆید و ئەوانە بڵێ ئەوە تێڕوانێکی دیاریکراوە بووی بەڵام من کە پێناسەی ئەوم با بڵێن باریز کرد لەناو هەموو پێناسانە پێم وابوو زۆرێک لە گونجان دروست دەکەین لە مابینی هەموو مەزهەبە سایکۆلۆجیەکان ئینجا پێناسەی دووەم کە پێم وایە زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە وەکو کەسایەتی مەحکومی کۆمەڵک یاسای سایکۆلۆجین لە ناوەوەی خۆمان هەڵمان دەسوڕێنن ئەو یاسا سایکۆلۆجیانە دەبێ هوشیار بین بەو یاسا سایکۆلۆجیان ئێستا برسیم دەبێ بڕۆم نان بخۆم حەزم لە خوێندنەوەی دەبێ بچم بخوێنمەوە ئەوە حەزم لە خەوە دەبێ بچم بخەوم حەزم لە خۆشەویستیە دەبێ بچم چەند لەحظاتێک لە ژیانی خۆمی بدەمێ ئەوە یاسا دەرونیەکان لەناوەوەی خۆم هەڵم دەسوڕێنن دەبێ هوشیار بم پێیان اینجا ئەو یاسایانە بگونجێنم لەگەڵ یاسا سروشتیەکانی کە لە دەرەوەی دەسەڵاتی ئێمن بەڵام ئێمە مەحکومین بەخۆ گونجاندن بە شکلێک لە شکلەکان لەگەڵیان کە یاسا فیزیکی و یاسا سروشتی و دواتر لە چوارچێوەی ئەوانەدا یاسا کۆمەڵایەتیەکانە ئەو جۆرە گونجانە لە مابینی ئەو دووسێ جۆرە یاسایە کەسایەتیمان بە دروست دەکات ئەو کەسایەتی بەتەنها ئاگای لە یاسا دەرونیەکانی خۆیەتی کەسایەتیش پێرفێکت نییە ئەو کەسایەتیش کە بەتەنها ئاگای لە یاسا سروشتیەکانە لافاوێک ئەم ساڵ هەڵدەستێ و دەیەکەی ئەو دەبا و کۆمەڵێک خەڵک دەبن بە قوربانی ئەو لافاوە ساڵێکی دیکە لە ترسی ئەو یاسا سروشتیە دەیەکەی خۆی لێرە دەگوازێتەوە بۆ شوێنێکی دیکە ئەوە کەسێکە مسایرەی حرەکەی طەبیعەت دەکات کەسێکی عەقلانی نییە کۆمەڵگەیەکی عەقلانی نییە وەڵام دەرەوەی ڕوژێنەرە سروشتیەکانە بۆیە عەقڵی خۆی تێدا بەکار نایانێ ئەگەر بێت و من پردێک لێرە دروستکەم سەدێک لێرە دروستکەم ئەو لافاوەی پار هەڵستا ئیمساڵ هەڵناستێەوە دەیەکەم لێوێرە ناکە کەواتە تۆ کەسەکە هوشیار نییە بەوەی کە کاریگەری عەقڵی خۆی لەسەر سروشتدا بنێ کاریگەری یاسا سروشتی یاسا دەرونیەکانی خۆی بەسەر یاسا سروشتیەکاندا فەرزکە ئەوەیە ئۆرگانیک یعنی کەسایەتێکمان بۆ دروست دەکات پێی دەوترێ ئینسانی عەقڵ بە سەراحەتیش ئەو قسەی فڕۆم زۆر معجەبم پێی کە دەڵێ زۆر لەگەڵ مەوزوعی هەڵدانە سەرزەوی ئادەم و حەوا کە هایەتگەر بە شکلێک باسی دەکات دەڵێ مرۆڤ هەڵدرایە سەرزەوی و فڕۆم دەڵێ ئەو ئەفسانەیە ئەو با بڵێن حکایەتەوە یا قسە قورئانی یا قسەی هەر سێ دینە ئاسمانیەکان کە لە هەڵەیەک ئادەم هەڵدرێتە سەرزەوی ئەو هەڵدرانە سەرزەویە مانای ئەوەیە کاکە تۆ بە گوێرەی خواستەکانی من لە بەهەشت نەجوولایەوە تۆ هەڵەیەکت کرد پێم گوتی ئەو هەڵەیە مەکە چووی هەڵەکەت کرد بە عەقڵی منت نەکرد ئێدە بڕۆ سەرزەوی بە عەقڵی خۆت بکە هەڵی دەداتە سەرزەوی دەڵێ بڕۆ لە سەرزەوی بە خۆت یاسا دروستکە سیستم دروستکە کاریگەری عەقڵی خۆت لە سەرزەویدا بنێ ئێدێتەوە زەویش دەست لەبەر ئاسمان پان دەکاتەوە و بە یۆڵداشی بەهەشتەوە بەسراوەتەوە هەمیشە دەڵێ بمگەڕێنەوە ئەو شوێنە خۆشە و من تەحملی بیرکردنەوە تەحملی عەقڵ و تەحملی دنیا ناکەم بەڕاستی قورسە ژیان لەسەر ئەو دنیایە ئەوە چێ ئەو قسەیە دەکا و خیتابەیە ئەو ئینسانە بێدەسەڵات و هەزیل و ئەوانەی خاوەنی کەسایەتی نین بۆیە ئەو دوو جۆرە پێناسەیە هەردووچیان لە خاڵێکدا یەکتر دەگرنەوە بە سراحەت و ئەنجا دەیبەستینەوە ئەوە بە کۆمەڵێک سیانەی دیکە کە زۆربەی دەروون ناسەکان ئیشارەتیان پێکردن یەکێک لەوانە ڕۆلۆمەی کە سایکۆلۆجیستێکی زۆر وجودی قسەیەکی زۆر جوانی هەیە دەڵێ ئینسان لەگەڵ سێ جۆر پەیوەندی دەچێشێ وەک نەخشە لە حیاتی خۆیدا هیچێکیان لەگەڵ خۆی
ئەوەی دیکەی لەگەڵ ئەوانی دی ئەوەی دیکەن لەگەڵ ژینگە و لەگەڵ دنیا ئێکە بۆی کەسایەتێکی پێرفێکت بین ئێمە وەکو ئەو بابلێن ئەو ئۆرگانە جوانەی کە ئێمە لەبەرە لە خزمەتیان داین ئەمڕۆ استراتیژ دەبێ بیر لەوە بکاتەوە قوتابیەکانی ئێمە وا دروست بکرێن خەڵگری کەسایەتیەک بن هەمیشە لە پەیوەندیدا بن منەکەیان لە پەیوەندیدا بێ لەگەڵ سێڵفەکەیان لە پەیوەندیی ئۆرگانیک لەگەڵ خۆیاندا هەمیشە بیر بکەنەوە بدوێن خۆی بناسێ توانەکانی خۆی بناسێ ذاتی خۆی بناسێ قودرەی بیرکردنەوەی خۆی بناسێ وایان ڕابێنین کە ئیندیڤیژواڵیتین ئەوانە ئیندیڤیژواڵن کەسن ئەوانە تاکن سربەخۆن دەبێت ئەوە استراتیژی بەخێو پەروەردەکردنی هەر ئۆرگانێک بێ کە ئێمە بپەڕێنێتەوە لە کۆمەلگایەکی فیترەتی بۆ کۆمەلگایەکی عەقلانی دەبێت ئەوایان دروستکەین وای دروست نەکەی کە پشت بەستوو بێ بە تۆ من لە بێدایەتەوە کە ئاماژەم پێکرد لە دایک بوونەوە هەنی تۆ تەواوە هیچ ئینسانێک لەو کەونە ناتوانێت ئێستا سنووری بینینی من تەحدید بکە لەو قاعەیە ئێستا بڵێ محەممەد تا سەیری خاڵێک دەکا هەمووتان دەزانن لە سەیریەوە دەکەم بەس هیچ کائینێک لە هەر 8 ملیار کائینی ئەو گۆزەویە نازانێ محەممەد تا ئێستا سەیری چ خاڵێک دەکا ئێکەواتە من بینی هەمووشمان هەمووتان ئێستا سەیری من دەکەن هیچ دوو کەسێک لەو دانیشتوانە سەیری یەک شوێنی من ناکە یەک سەیری گوێم دەکا یەک سەیری لوتم دەکا یەک سەیری ئەم میکرۆفۆنەکە دەکا یەک سەیری باگراوندەکە دەکا کاکە ئێمە بینینەکانمان لە یەکتر جیاوازن پەیبردن و ئیدراکاتیشمان دەبێت لە یەکتر جیاواز بێ خەیاڵکردنیشمان بیرکردنەوەشمان مانادانیشمان بە شتەکانمان دەبێت لە یەکتر جیاواز بن ئەوە دەبێت تاک بۆ کۆمەلگای مەدەنی و کۆمەلگای مۆدرن دروست بکرێت ئەوەیە موسساتی سیاسی دەبێت بیری لێ بکاتەوە کە هەرگیز خەیاڵی بۆ شتانە ناچێت ئەوەیە موسساتی پەروەردەیی دەبێت بیری لێ بکاتەوە هەر تاشێک لە ئێمە محتەرەمە دنیایش تایبەتە کەونێک و گردونێکی بچووکراوەیە لە دەستەیەکی بایۆلۆژیدا ئەوە چەند ساڵێک دەژی دەبێت سەربەرزانە بژی ئێمە لە دەسەڵاتماندایە وەک سیستمی پەروەردەیی ئەو بناغێ بۆ کەسایەتی و قوتابیانی خۆمان دروست بکەین بەڕاستی دوای ئەوە ئەو پەیوەندیە لەگەڵ ئەوانی دی شوێن ئەوانی دی ئەو حکایەتەی کۆمەڵێک فەیلسوف لە قەرنی 19 و 18 و کۆمەڵێک سایکۆلۆجیستیش یا کۆمەڵک بیریاری ئێستاش کە خۆیان بەستۆتەوە بە پۆست و مۆستەکان بەکاری دێنن بۆ ئەوەی ئینسان لە چەمچی بوونە کۆمەڵایەتی لا با بڵێن لە بوعدی بوونە کۆمەڵایەتەکەی دابڕن بەوەی کە من بەتەنها دەتوانم بەبێ هەموو کۆمەلگا بژیم من پێویستیم بە ئێوە نییە بەو عەبەسیەت و بەو عەبەسیەتە نا هارمۆنیکە یعنی هەرێک لە ئاوازێک لێ بدا ئەوە شتێک نییە ئەوە شتێکە تۆ لە دەرەوەی سڕبەر لە دەرەوەی ئەو پەیوەندی مابینی ئەو یاسایانێ بتەوێ بڵێ من بەبێ ئەوەکانی کە دەژیمەوەی لاکان پێ دەڵێ بیگ ئەڤەرس یعنی ئەوەکەی دیکەی گەورە ئەوەکەی دیکەی گەورە ئێوەن بۆ من زۆر پێویستن لە کاتێک هیچیشتان معاش و پارەم نادەنێ بەم ژیانن بەڵام بۆ ژیانی من پێویستن خۆ ئێستا کەس لێرە نەمێنێ وەڵام منیش ئەو قسانە کۆتایی پێدەنم وەکو خۆی نوکتەکەی ڕەسوڵ گردی وای لێ هات ئێستا هەرێکە بڕواتە دەرێ وەڵام منیش ئیعادەیەکی نەزەر دەکەم دەڵێمەوە بۆ هەرچی ڕۆیشت و کەس گوێم بۆ ناگرێ لەو لەحزەی پێویستیم پێتانە بۆ هەموو گوێیانەیە بۆەوەی من ببیستن و منیش لە ڕوانگەی ئینتیباهی ئەوانەوە کۆنتاکت بکەین ینی بەیەکەوە تەفاعول ئیجتیماعیە کەواتە ئەوانی دیوە کۆمەلگاوە خێزان هەمووی زەڕوورە ئێستا تۆ خێزان لە ڕوانگەی گەورە بیری سۆسیۆلۆگ و گەورە سایکۆلۆژیستە گەورەکانی دنیا بۆی دەگەڕێنەوە کە ئۆرگانێکە گرنگە نابێت لەبین بچێت ئەو ئۆرگانە وەزیفەشی هەر ئەوە نییە گوتم دەبێت لە پەیوەندێکی بەهێز بێ لەگەڵ ئەو ئۆرگانەی کە ئێستا ئەمە تێدا قسە دەکەین دوای ئەو ئۆرگانە لەگەڵ ئۆرگانەکەی دیکە کە خوێنی باڵای پێ دەڵێن هیچ جمهوریەتێکی سەربەخۆنی و پێوەندی بە ئەوەکەی دیکەوەگەی ئەی ئەوەی سێم چی ئەو کەسایەتە دەبێت لە پەیوەندیدا بێنیشە لەگەڵ بیئە لەگەڵ ژینگە لەگەڵ دنیا و تێبگە ئەو دنیاە چییە ئەو سەفەرێکی کرد بۆ قەڵازێ دەبێ بزانێ بۆ دەچێت بۆوێ بۆ دەڕوا بۆ سەفرەیەک یعنی سەفرە چییە گەشت چییە من لێرە دەڵۆم بۆ هێرە و هەڵشۆ بۆ دەچم بۆوێ ملاحظە بکەن لە سەفرەکانیشمان ئێمە زۆر ترادیشنەڵی زۆر کلاسیکین هەمومان بەیەکەوە دەچین هەمومان بەیەکەوە دێنەوە
لەوێش لە زیاتی بچی شوێنێکی جوان تەمەتوع بکەی بە زەمان تەمەتوع بکەی ئێستاتیکیان تەمەتوع بکەی بە جوانی سروشت لەوێشەوە هەمووی دەستنەوە ناویەک و شایی و هەڵپەرچێ و لە شوێنەکان کۆ دەبنەوە من زۆردار کە چوون بۆ سەفرە مناڵەکان دەڵێن ئەرێ بابە تۆ بۆ دەمان بێ بۆ ئەو شوێنە دوورە بۆ نەچینەوە ناو خەڵک بابە من لە خەڵک ڕام کردووە لەو لەحزەی پێویستیم بەوەیە ینی دوورکەومەوە لە خەڵک لەگەڵ سروشت تێکەڵ بم پەیوەندی دووەمم جێبەجێ کردو ئەوەی سێمم ماوە بۆ ئەوەی فرانکرد دەڵێ ئەمە هەموو هەمیشە پێویستمان بەوەیە لە بارەی بەفر سوود وەرگرین و جوانیەکەوە تەمەتوع بکەی لە سروشت سوود وەرگری لە جوانیەتی سوود وەرگری ئەو سێ جۆرە پەیوەندیە ئۆرگانیکیانە بە سێ جۆرە یاسایەکەی من لە پێناسەکە باسم کرد هەمیشە دەبێت دەستگا و دامەزراوە پەروەردەی و بەهاییەکانی ئێمەیان بە ئاگا ئەتەوە پێش 4 دەقیقە کۆتایی پێ دەدەم بەڵێ ئینجا ئەوەیە برادران کە من ئێمە بابەتەکەی بابەتە استراتیژیەکە و پەنێڵی ئێمە کە دروستکردنی کەسایەتی لە چوارچێوەی ئۆرگانی خێزان و ئۆرگانی پەروەردە و دنیای ئۆرگانی دیکە کە مەسئولە لە دروستکردنی بە ئۆرگانی دینیەوە کە لە مزگەوت و کڵەسا و کنیسەتەوە فورمولە بووە بە مؤسساتی سیاسیتەوە هەموو وەزیفەمان ئەوەیە یعنی سەیرە حزبی سیاسی کوردی پەیوانییە دروستکردنی کەسایەتی استراتیژێکی دوورمەودایە دەبێت ئەو بۆ ئەوە هاتوتە کاکە حزب ئۆرگانێکی مەدەنیە ئۆرگانێکی حەداسەوی و مۆدرنیزم درستی کردووە بۆچی درستی کردووە بۆ دیموکراتیزەکردنی ئینسان بۆ دیموکراتیزەکردنی کۆمەلگا بۆ دروستکردنی کەسایەتی وەک ئیندیڤیژواڵ ئەوە وەزیفەیەوە ئەوە ئەگەر بێتون لەو مقەوماتە بنچینە یانە خۆی دا بە بڕێ پێ ناوترێت ڕێکخراوی سیاسی پێ ناوترێت حیزب ئەو مؤسسەی دینی ئەوە ئیشی ئەوەیە بە هاوکاری لەگەڵ دەسەڵاتی سیاسی بە هاوکاری لەگەڵ دەسەڵاتی پەروەردەیی بە هاوکاری لەگەڵ دەسەڵاتی کۆمەڵایەتی دەسەڵاتی کولتوری فەرەنجی لەناو یەکدا ئەو هەموو دەسەڵاتانە کۆ دەبنەوە هەڕەمێک دروست دەکەن پێی دەبێت کەسایەتی ئەتۆ دەبێت دروستی کەی بەیەکەوە دەبێت لەسەر یەک ئیقاع بن هەر هەموویان لەسەر یەک ئیقاع بن ئەوەی قسانەی من دەیکەم خەیاڵ نین برادران زۆر لە چوارچێوەی زۆر عەقلانین و دەشکرێت زێرەزێر بکرێن زۆر کەسەی لەوانەیە ئێستا بڵێ چۆن ئەوە زێرەزێر ئەوەی هیگر دەیڵێ بەڕاستی من هیگرم خۆش دەوێت بەڵام ئیمانم بۆ قسەی هیگر نییە کە دەڵێ كل ما هو واقعي هو عقلاني وكل ما هو عقلاني هو واقعي من أجل شو الشارع كان هميا دزبون معقولة من بلم لبروي أو شارع هميا دزن كواتكم الجايك عقلانية واني أبويا ليرة دكري بعقلاني زبكري يعني وكم الجاي إما وسرتايك هو أخواز دم كلكم الجاي أكاديمية وهالجوان أو استراتيجية بزور سباس بوجو قرتنتان سباس بودرفة رزق خوش استمتان يا هذا الشيء بەڕێزان لە چوارچێوەی قسەکانی دکتۆر محەممەد چێرسارێکی هەبوو بینووسێ دوای ئەوان کاتی پرسیار و هەم کاتی وەڵامدانەوەی دکتۆریش هەیە سیمیناری دووەممان بەلایەن دکتۆر دیار بەناویشانی کەسێتی منداڵ و چەند پەدەرونێ نوێیەکانی خێزان و خوێندنگە دکتۆر دیار لە هەولێرەوە هاتووە مامۆستای زانکۆی سەلاحەدین هەروەها دکتۆرای لە دەروونزانی کەسێتی هەیە پێشتریش لە دەروونزانی پەروەردەیی بووە بەناوی خوددا بەینتان باش شەمەتان پڕخێر و مبارەک زۆر سپاس بۆ دامەزراوەی فام بۆ بانگێشتە و سپاس بۆ پێشەکیە کە جەنابتان فەرمووتان دەستخۆشی لە کار دکتۆر محەممەد دەکەم کەوا بەشێکی کەسایەتی لە ڕوانگە دەروزانی کەسایەتی و تیشک پێدا خۆشحاڵم لەو شارەی کە لە دڵا شیرینە عزیزترین برادرانمانی تێدایە ساڵانێک لێرە من پێم وایە خۆم بە قەرزداری ڕانگی دەزانم لەو ساڵانەی کە لە پەیمانگە دەرسمان بووتەوە کەسانێک دەستی پێوەگرتین و دروستی کردین ئەگەر دروست بووین ئەگەر ئەمڕۆ بەقەت زەڕێک زانیاری ببەخشین بەشێکی هەرە زۆری بۆ قەرزە دەگەڕێتەوە کە لە پەیمانگەی مەڵبەندی مامۆستایانی ڕانگە ئەو هاوپیشە و هاوڕێ و برا و خۆشکە قەدرگرانانەی کە لەگەڵمان نابوون ئەوان بەشێک بوون لەو دروستکردنە سپاس دووبارە بەڕاستی من لە مۆزوعی ئەم پانێڵ سیمینارەی تایبەت بە من هەتا دوێنێش
نەمدەزانی لەسەر چی بدوێن بەرامبەر بۆ چەمکانەی کە لە دەروونزانی هەیە و چەمکەکانی ئێستا نەمدەزانی حایر مابووم تحەیوڕێکی عەقلیم هەبوو تەوەتوریکی عەقلیم هەبوو وەکو چۆن ئەگەر کەسێک برسی بێ دائیمەن تحەیوڕێکی هەیە بەڵام تحەیوڕەکەی تەوەتورەکەی تەوەتورێکی پێداویستیە بۆ تێرکردنی ئەو کەمی و نیدەیە کە لە خۆراکە هەیەتی بەس زەبەت بە هەمان شێوە تحەیوڕێک و تەوەتورێکی عەقلیم هەبوو کە کامە بابەت ئەمڕۆ شایەنێتی دواتر گەیشتمەوە قەنەعەتەی کە ئێمە ئەمڕۆ ئەگەر تەکنەلۆژیا نەینینە ناو بابەتە دەروونزانیەکان ئەوە ئێمە پشت لە تەکنەلۆژیا دەکەین مالعلم ئەو غەزوی کردوین داگیری کردوین جا فکرێکم لەسەر ئەوە بۆ هات کە هەندێک چەمکی نوێ هەیە ئەمڕۆ لە دەروونزانیە ئۆتۆماتیکیەن بەبێ ئەوەی ئێمە بیخوێنین یانەوەتە مەنهەجمان بۆی دانابێ یانەوەتە کەلتورمان بۆی دانابێ چووەتە ژیانمان وەکو سۆشیال میدیا و بابەتەکانی ڕەهەندی سۆشیال میدیا جا لەو فکرەیەی کە ئەمڕۆ چۆن ئینسان تەمەتوع دەکات بە ڕیلزی کە لە سۆشیال میدیا هەیە ڕیلز لەسەر فکرەیەک دروست بووە ئەویش ئەوەیە زۆرترین بە پێسترین معلوماتت بداتێ بە کەمترین کات چونکە ئەمڕۆ ئینسانەکان گەیشتنەتە ئەو کۆکە عەقلیە ئەو تەجەموع عەقلییان ئەو تەکیدە عەقلیەی کە ئەمڕۆ زانیاریەکان دەبێ کورت بڕ بن بەڵام بە پێز بن بگاتە شوێنی خۆی لەو ڕوانگەوە دەست پێکەم کە چەند چەمکێک هاتە مێشکم چەمکی مەسەلەن بە عەرەبیەکەی تەنەموڕی ئەلەکترۆنی کە ئەمڕۆ مناڵەکانمان گەورەکانمان پێوەی دەناڵێنن چەمکی هەزیمەی نەفسی دۆڕانی دەرونی چەمکی بێکاری دەرونی چەمکی AI زیرەکی دەست کرد و چەمکەکانی دیکەی کە نووسیمەوە ئەگە فریایان بکەم چەند کورتێکی تێدا باس بکەم بەڵام پێشەوەی دەست پێ بکەم کا دکتۆر محەممەد باسی هەڕەمی کرد لەو بابەتەوە دەست پێ ئەەکەم ئێمە هەر شتێکمان باس کرد بەشێکە لە حەقیقەت و هەموو حەقیقەتەکە نییە هەموو جارێ دەڵێم تۆ کە سەیری چەمکێکت کرد سەیری بکە وەکو هەڕەم ئەگەر بیرکاری 6 لاو 9 لای هەبێ تۆ دیوێکی دەبینی دوو دیوی دەبینی گریمان ئەگەر چەند کەسێک دانیشتن بۆ بینینی هەڕەمێک بۆی بزانن هەڕەم چییە پێناسە بکرێت هەر هەمویان کۆک بوون لەسەر ئەوەی هەڕەم هەر 6 لایەنی هەیە بەڵام بە هەمویان ناگەنە مەعریفە و حەقیقەتەکەی چونکە ناوی هەڕەم هێشتا ماوە کەواتە ئێمە ئێستا لە دامەزراوەی فام کە باسی شێوەگیری کەسایەتی دەکەین باسی مناڵەکەین باسی قوتابخانەکەین یان خوێندنگا دەکەین ئەویش بەس دەبێت وەکو هەڕەمەکەیە ئەگەر 4 کەسی دیکە 3 کەسی دیکەش بێنین هێشتا ناگەینە ماناکەی بەڵکو ئەسڵەن ئەمڕۆ ئێمە تووشی کێشەیەک بووین لەوەی کە مناڵ و قوتابخانە و کەسیەتی و خێزان تووشی شتێکی کردوین وەکو بڵێ هەندێک جار هەیە خۆمان سەرسام بێ نازانین کامیان ڕاستە بەڵام فکرە هەر مهمەکەی لەوەی کە ئەمڕۆ سیمینارەکان لەسەر مناڵ و خێزان و کەسێتی مناڵ هەبێ ئەویش ئەوەیە دوو منتەڵەقی فکری هەیە دوو منتەڵەق لەوە دەست پێ یەکەم خێزان هەرچی کێشەکانی خۆی هەیە کردوێتی بە عەلاقەی مەکتەبەوە و بالعکس مەکتەبیش هەموو کێشەکەی مناڵان لە کەسیەتی لە فێربوون کردوێتی بە عەلاقەی دایک و باوکەکە کارەسات لەوەیە هەردووچیان ئیسقاتی یەک دەکەن هەردووچیان کەوتونەتە ناڵێن سەنگەر چونکە سەنگەر لە تەربیە و تعلیمان نییە بەڵام کارەسات لەوەیە کە خێزان ئەمڕۆ بڵێ کێشەکانی من مەکتەبەکەیە مەکتەبەکەش بڵێ کێشەکانی من لە خێزان و مجتەمەع بچووکراوەکەیە کەواتە لەو حاڵەتە ئێمە چارمان نییە کە وا بکەین خەتێکی گشتاندن بدۆزینەوە لە بینی مەکتەبەکان لەگەڵ خێزانەکان بەڵکو تەحاوڕێکی عەقلی دایلۆگێکی عەقلی کۆگنێتیڤ دیالۆگ دروستکەین لە بینیانە ئەوەی کە من هەموو جارێ ئەڵێم کارەسات لەوەیە ئێمە دیالۆگی تەربەویمان نییە ئەسڵەن لە مؤسساتی تەربەویمان دیالۆگی تەربەوی ئەو دیالۆگەیە کە وا لێ دەکە ئاستی تێگەیشتن بەرزتر بکەیتەوە بەقەد ئەوەی کە تەربیە پێش تەعلیمەکەیە کەواتە
ئەو چەمکانەی ئەمڕۆ تیشکی دەخینە سەری بەشێکن لەو چەمکانەی دێنە بینی نێوان خێزان و دێنە نێو مەکتەبەکان هەردووکشیان کێشە دروست دەکەن بۆچی بۆ کەسایەتی منداڵەکە وایە من پسپۆڕیم دەروونزانی کەسایەتی نییە و ئیزافەیەک ناکەمە سەر ئەو هەڕەمە معریفەیە کە کاک دکتۆر محەممەد و کاک دکتۆر قادر هەیەی بەڵام لە ڕوانگە دەروونزانی پەروەردەیەکان هەندێک چەمتان بۆ باس دەکەم کە چەند تەسیل لە کەسایەتی منداڵ دەکات بە حکمی ئەوەی چەند ساڵێک لە زانکۆی ڕاپەڕین خزمەتم دەکرد کە داهاتم بۆ ئێرە دیاردەیەکم دەدی دیاردەیەک لە ناو زانکۆ دیاردەکە پێی دەگوترێ احتیجاج سلوکی احتیجاج ئەوەی کە بەربڵاوە پێی دەوترێ بایکۆت چەمکێکە دروست بوو لەسەر ئەوەی کە کەسێک زوڵمی لێ کردووی تو داوای چی لێ دەکەیتەوە داوای پێداویستەکانی لێ دەکەیتەوە ئەمە دیوە ئیجابیەکەی بایکۆتە بەڵام دیوە سلبیەکەی ببینە دیوە سلبیەکە چییە تەلەبە خوێندکار قوتابی چاوەڕێ دەکە مامۆستاکەی پشگیری بکە پشگیری لە چی بکە لەوەی کە پێداویستەکە جێبەجێ کرێ یان لەبەر ئەوەی کە پرۆسەکە ڕاوەستێ کارەسات لەوەیە کارەسات ئەوەی کە لێرە بینیم وەکو چەمک بایکۆت چووە ناو هەموو جنگەکانی تەربیە هەموو جنگەکانی کۆمەلگا نەک لە ڕانیە لە سلێمانی لە چەندی شار وای لێهات ئەمڕۆ بۆ داواکردن بایکۆت بەکاربێنی بەڵام کارەسات لەوەیە بایکۆت بکەی بۆچی بۆ خودی بایکۆت ئەو چەمکە مناڵ لێتی وەردەگرێ لە باوکەکەی وەرەگرێ لە مامۆستاکەی وەرەگرێ لە مەکتەبەکەی وەرەگرێ لە هەمووی کارەساتتر لە دەستگاکانی ڕاگەیاندن وەرەگرێ کارەسات لەوەیە تۆ لە مەکتەب ئەو مناڵێک کە چاوەڕێ دەکات چەمکێکی حەماسی بدرێتێ بۆ خوێندن بایکۆتی دەدرێتێ باشە لەو حاڵەتە دووباری چی چاوەڕێ لێ دەکەی لە منداڵەکە تۆ وەکو باوکێک وەکو دایکێک کە داواکاریی لێ دەکەی ئەو پێ دەڵێ من بایکۆتم کرد داواکاریەکەت ئەتوانی جوابی دەیتەوە پرسیارە لێوە دەکەم کەواتە هەندێک چەمکی ئەمڕۆ دەرونی هێمە پێڵین ئێستا ئەم چەمکە لای ئێمە پێوتێ کاتی خۆی پێوترە سایکۆبایکۆت یعنی بایکۆتی دەرونی ئەوەی ئینسان ئیمتناعی دەکرد لە وەرگرتنی هەموو تەقیمەکانی ذاتی خۆی ئەسڵەن وای دەکرد کە وەکو چۆن بڵێ ڕەشبین بێ بەرامبەر بە دنیا ئەوەی کە تووشی ونبوونی دەرونی دەکا ئەوەی کە وای لێ دەکا کۆچ بکە ئەمڕۆ وای لێ هاتووە مەکتەبەکان ئەو چەمکە کە بەکاردێنن تەسیراتی سلبی نابێنێ لای منداڵەکانی لەسەرەوەشەوە لەسەرەوە ئەم بایکۆتە وەل لێ دەکا چەمکێکی دیکەت بۆ دروستکە پێی بڵێن چی پێی بڵێن تەنەمڕ بۆڵینگ وشەیەکی کوردی وان نییە بۆی ئەنجا دائیمەن ئەو چەمکە لەگەڵ ڕێزما و بە دەردی قەڵازەیی دەڵێ پەرژینێ لە ڕوو تا قایم بێ بە گوڵ ئەمنەوە قەت لەبیر ناکەم وەسەرەتەی مەقامێ پێی ئەڵێن کەڵەگایی ئەو کەڵەگاییە دروست بێ لە خودی مناڵ ئەویش ئەوەیە تەنەمڕ بکە عنف بەکار بێنێ بەرامبەر بە مناڵی دیکە هەر لە ناو چی لە ناو قوتابخانە هەتا زانکۆش لە هەمووی کارەسات بارتر چەمکە تازەکە چییە تەنەمڕی ئەلکترۆنی سایبەر ئەلکترۆنی یان ئەوەتە سایبەری ئین بۆڵینگ سایبەر بۆڵینگی پێدەوترێ تەنەمڕی ئەلکترۆنی تەنەمڕی ئەلکترۆنی چییە با تۆزێکی لەسەر بوەستین چەندین کێشە ئەمڕۆ تووشمان دەبێ لە دادگاکان دەیان بینین گەنجێک تووشی تەنەمڕێکی ئەلکترۆنی بووە لە ڕێگای چاتێک لە ڕێگای وێبسایتێک ئەمڕۆ گرتیەکی ڤیدیۆی ناشرینی بۆ گیراوە باشە هەندێک خەڵکێ پارەی داوە تەمان ئافرەتی گرتۆتەوە لەگەڵ ڕێزما پیاو گەنج مناڵیشی گرتۆتەوە کۆمەڵی سایتن کۆمەڵی استغلال دەکەن ئەمجا ئایا ئەو کاتە نامەیەکی هەڕەشبارت بۆ دەنێرێ یانەوە گرتە ڤیدیۆیەکت بڵاو دەکاتەوە هەر لەم ڕۆژانە یەکی چند لە هەولێر گرت لەسەر کێشێکی بەو شێوەیە کارەساتەکە لەوە نییە کە تەنەمڕ هەیە چونکە هیچ شەبەکەیەکی ئەنتەرنێت بۆ معلوماتت پشگیری لەوە ناکەم شتانە قەدەغەکە ڕۆژێک لە ڕۆژە ئەنتەرنێت بۆ تۆ قەدەغە ناکە
کە تەنەموڕی ئەلکترۆنی هەبێ بەڵام کارەسات لەوەی ئێستش دام و دەستگاکانمان فێری منداڵەکان تەنانەت زانکۆش فێری ناکە چ ئوسلوبێک بەکاربێنێ بۆ بەرەنگار بوونەوەی مۆزوعە من تحداکەم بەڵکو چەنە تحدا تۆزێ باش نییە بەڵام چاڵێنجێکەکەین لە بینی دامەزراوە پەروەردەیەکان ئایا ئێوە مناڵەکان فێری ئەوە ئەکەن چۆن بتوان لە سۆشیال میدیا ئیستیغلال نەکرێ هەتا ئێستا منهەجێک داراوە ئێمە گەیشتنەتە قەرنێک ئەمڕۆ حتى منهجەکانشمان بۆتە ڕەقەمی حتى محاضراتشمان بۆتە ڕەقەمی من ئەوەی کە لە کۆڕۆنا هەموو جارێ دەڵێم کۆڕۆنا چەند زەرەدی لێداین زەرەدێکی زۆری لێداین نەفسی و وێرانی کردین بەڵام دوو شتی باشی فێر کردین دوو شت یەکیان پاکوخاوێنی ئەو پاکوخاوێنی کە لە کۆڕۆنا وەرماگرت پێشتر نەمان بوو دەست شۆردن لە هەموو پرۆسەیەک دووهەمیشیان ئەویش ئەوە بوو شتەکان بە ئەلکترۆنی بکەین بە هەر محاضرە نەبێ لە ناو زانکۆ بە هەر سیمینار و پانێڵێک نەبێ من لەو کاتەوە فکرێ ئەوەم کرد هەرچی محاضرەم هەبێ هەمووی بکەمە ڤیدیۆ وابزانم یەک لەو کەسانەی کە ئێمە مامۆستا و تەلەبە بووین ئەو محاضرەی ئەمڕۆ بە تەلەبەکەمەوە دواتریش بە ڤیدیۆ ئەمدایە بە هەمان شێوە چونکە من پێم وا بوو ئەمڕۆ سەریعترین ڕێگە ئەوەیە کە تو بە ڤیدیۆش بیدێتی بۆی بتوانێ بەکاری بێنێتەوە ئەگەر ئەمڕۆ مۆبایلەکەی بەدەست بێ بۆ سۆشیال میدیا بەڵام وای لێ دەکەم سۆشیال میدیای لێ کەم دەکەم و دەهێنمە و سەر مۆقعێک و سایتێکی چاکتر و بەسوودتر ئەویش چییە محاضرەی ئەلکترۆنی ئەمڕۆ مامۆستاکانی دەروونزانی لە سەروی هەمیشانەوە مامۆستای گەورەمان دکتۆر کەریمی شەریف وەکو وێبسایت لە یوتیوب لقێکی تایبەت بەخۆی هەیە زۆربەی زۆری قسەکانی لێ و بڵاو دەکاتەوە جا من پێم وایە ئەمڕۆ دامەزراوە پەروەردەیەکان پێویستی بەوە هەیە مادەم تۆ ناتوانی ئەو سوپایی کە پێی دەوترێ سوپای سۆشیال میدیا ڕاگری عەلەقەڵ ئیش بۆ ئەوە بکەی کە هەوڵی ئەوە بدەی سۆشیال میدیا بەکاربێنی بۆچی بۆ شتە پەروەردەیەکان بۆ محاضرە ئەلکترۆنیەکان جا چەمکی تەنەموڕی ئەلکترۆنی من ئەو چەمکە پێم وایە نەقسێکی زۆر هەیە لە قسەکردن لەسەری ئەسڵەن خۆی بابەتێکە لەوانەیە بڵێم پێویستی بە سیمینارێکی چەند سەعاتیە بەڵام هەرچەندە من لەگەڵ چەند سەعاتی نیم لەبەرەوەی کوردخایەن چاکترە خاڵێکی دیکە لە خاڵەکان کە من پێم وایە بێ ئەویش باز بکەین ئەویش ئەوەیە ئەمڕۆ هەموو جارێ باسی واکەم ئەڵێم چەمکێکیە لە دنیای ئەمڕۆ تەکنۆلۆجیایە پێی ئەڵێن AI زیرەکی دەستکرد ئایا ئەمڕۆ دامەزراوە پەروەردەیەکانمان یان ئەوەتە ڕەوتی دەروونزانی لەم کۆمەڵگایە لە کۆمەڵگای کوردی لەکوێ AIە لەکوێیەتی ئایا گەیشتۆتە ئەو ڕادەیەی ئەمڕۆ AI ببێتە چەمکێک زیرێکی دەستکرد ببێتە چەمکێک کەوا بەکار بێ بۆ دەروونزانی کارەسات لەوەیە ئێمە مامۆستامان زۆر پێ پیرۆزە و تەمان هەرواشە چونکە مەتابەی جاری وایە مەقامێکی زۆر عەزیز و کادە ئەن یەکوونە ڕەسوولە باشە وەکو وابێ وەکو بگاتە ئەو ئاستەی وەکو پێغەمبەر بێ بەڵام ڕەسوولی و پێغەمبەری مامۆستا و پیرۆزی مامۆستا بەشێکی زۆری لەوەیە کە پێویستی بە ڕیفرێشە پێویستی بەوەیە زانیاریکی پێبێ ئەمڕۆ زانیاریکی تازە بێ ئەمڕۆی جیاوازکە لەگەڵ دوێنێ هەمان کتاب و هەمان منهەج نەبێ چونکە مناڵیش ئەمڕۆ سەرچاوەیەکی دیکەی هەیە بۆ زانیاری جگە لە مامۆستا کاتی خۆی مامۆستا بەتەنیا خۆی سەرچاوەی هەموو زانیاریەکان بوو بۆیە ئەگەر سیر بکەی سیستەمی پەروەردە و فێرکردنی قەدیم مامۆستا میحوەری عەمەلیەکە بوو ئێستا بۆچی مناڵ محوەری عەمەلەکەیە لەبەرەوەی مناڵ یان قوتابی یان خوێندکار پێویستی بەس تەنها بە مامۆستا نییە ئەوەی ئەمڕۆ مامۆستا فێریەکە بگورن لەوانەیە سۆشیال میدیا فێریکە ئینتەرنێت فێریکە ئیعلام فێریکە مزگەوتێک فێریکە کۆمەڵگا خۆی ئەزمونەکانی خۆی فێریکە کەواتە تاکە سەرچاوەی زانیاری قەدیم کە مامۆستا بوو ئێستا بۆتە فرە زانیاری کەواتە ئەو قوتابی کە لە مەکتەبێکە جگە لەوەی لە مؤسسەکەی تو شتێک وەردەگرێ لە ماڵەوەش ئەنتەرنێت لە خزمەتێتی هەموو دەرگاکانی ئەنتەرنێتش کراوەیە چونکە ئەنتەرنێت بەوە ناسراوە هیچ شتێک لێ ناگرێتەوە سانسۆری نییە
مشکلەکە لەوەیە ئەو تەوازنە ناکرێ تۆ بڵێ باڵادەستی بۆ ئەتەرنێتە ئەگەر ئەتەرنێت باڵادەست نەبوایە ئەو هەموو ژیانمان لێ نەدەگۆڕی بەو شێوەیە ئەمڕۆ ژیانمان نەدەکردە ژیانی دیجیتاڵی ڕقەمی لە هەمان کاتە ئەگەر مامۆستا پیرۆز نەبێت و ئەو تای تەرازوەکەی سەنگ نەبێتن پێویستمان بە قوتابخانە نەدەبوو هەرچەند ئەمڕۆ قوتابخانەکان بەشێکی زۆری ئیفترازین لە ڕێگای لینکەوەی لە ڕێگای یوتیوبەوەی ئێستا ئەگەر لە چینە غەڵەتم نەکرد بێ غەڵەتیش نیم لە چین یەک لە مەکتەبەکان مەکتەبی ئیفترازیە مناڵەکە لە ماڵی خۆی خوێنێ بەڵام ئەوە ڕاهاتوون لە سەروی کە چۆن تەعامل لەگەڵ تەکنۆلۆژیا بکەن ئەو سەردەمەی کە کۆڕۆنا هەبوو بەبیرم دێ من مناڵەکەم کە چوومە ژوورەوە بۆ ژوورەوە خاوی لێکەوت بوو چونکە ڕاستێکی فێری ئەوە نەبوو بێ لە لینکێکەوە محازەرەیەک وەربگری ئێمە یەکەم تەجروبەمان بوو بەڵام وڵاتانی دنیا ئەمڕۆ گەیشتنە تەجروبەی مەکتەب نەما مەکتەب بوو بەچی مەکتەب بووە شوێنێک یانەوەتە ویندۆیەکی گەورەی ئەلکترۆنی هەموو محازەراتەکانی بۆ دێ بەڵکو لە هەمووی مهمتر ئەویش ئەوەیە لە پاش مامۆستاکە سەرچاوی دیکەی هەموو زانیاریەکانی بۆ جێبەجێ دەکا وەری دەگرێ جا لەو چەمکانەی کە لە زیرەکی دەستکرددا هەیە و حەزم لێ ئەمڕۆ باسی کەین کە من پێم وایە موەسسەکانی پەروەردەیی پێداویستیان بەم چەمکانە هەیە با لە ئاخیریانە دەست پێ بکەم هەفتەی ڕابردوو ئەپلیکیشنێک دابەزی تقریبا 10 ڕۆژ دەبێت پێڵێن دیپسیک شێوەی وەکو دولفێنێکی شینە چین دایمەزراندووە هاوتای چاتجیپیتیە چاتجیپیتیش ئەپلیکیشنێکە دایبەزێنە هەرچی پرسیاری لێکەی جواب دەداتەوە مشکلەکە لە چییە؟ ئێمەی گەورە ئەتوانین تەعاملی لەگەڵا بکەین من هەموو جارە بە تەلەبەکانم ئەڵێم بۆ بەحث بۆ بەکاری نایەنی بەڵام بە ڕێگایەکی دروست یعنی واتە ئەمانەتی علمی مەدزە خۆتی لێ نەدزیتەوە بۆ نمونە چاتجیپیتی داوای لێ بکە بڵێ ئەمڕۆ ڕاپۆرتێکم بدەرێ لەسەر دەروزانی بەڵام بە کورتی ئەداتێ بەڵام داوای لێ بکە بڵێ سەرچاوەکانیشم پێ بڵێ یعنی لەو حاڵەتە بە دیوە علمیەکەشی بڕۆی دیپسیک وای لێ هات چاتجیپیتیشی تێپەڕاند جیمینگ و باردیشی تێپەڕاند ئەم چەمکانە من پێم باشە پێشنیارە بۆ دامەزراوەکان منداڵەکانمان فێرکەین فێریکەین چۆن بەکاری بێنێ من ڕۆژێکیان بە مناڵەکەم وت من منداڵەکانم کێشەی عەرەبیانێ و بەڵکو ئێستا تەقریباً زۆربەی زۆری منداڵ و گەنجی ئەم سەردەمە کێشیان لە عەرەبی هەیە کێشیان لە کوردی و ئینگلیزی نییە چونکە بە حکمی ئەوەی دامەزراوە پەروەردەیەکان لۆغەیەکیان بەرز کردەوە بە حکمی ئەوەی کە ئەم لۆغەیە پیشەت بۆ دروستەکە ئەویش ئینگلیزیە لەگەڵ ڕێزمە و لە هەمان کاتیشە عەرەبیان هێنایە خوارە لەبەرەوەی کە ئەمە زمانی عەرەبە و زمانی نظامی پێشووترە و مالعلم زمانەکان هەموو لێک ئاستان و لێک بەکاردێن و وەزیفەی خۆی و وەزیفەی سوسیالی خۆشی بەکاردێن جا ڕۆژیان بە مناڵەکەم وتم بۆ نایی ئینشایەکەت بۆ باسکەم لەسەر وەتەن و بە کوردی و عەرەبی وتی باوکە وەڵام پێویستم بە تۆ نییە وتم بۆ دێوی وتی وەڵا کورد نین ئینگلیزیم داوەتە چاتجیپیتی وتم ئینشایەکەم لەسەر وەتەن بدەرێ وەتەن نیشتیمان بۆمی کردەوە عەرەبی داواشی لەکەم بۆ مەکاتە کوردی وتم بۆ تو چاتجیپیتی ئەزانی وتی ڕۆژێکیان لە تیکتۆکی برادرم بینیوێتی بە منی گوت و شتێکیان پێ وتێ چاتجیپیتی داش ئەبەزێ بۆ لاپتۆپ لە لاپتۆپەکەی خۆم دام بەزاندەوە بە فکرەی دیاریش منداڵی من لەوانەیە چاتجیپیتی نەزانێ من بێم شەرحی بۆ بکەم کەواتە منداڵ ئەو سنوورە و ئەو چوارچێوەیەکی بۆم داناوە تێپەڕاندووە کەواتە ئێمە بۆچی دەست پێشخەر نەبی منداڵەکانمان لێستاوە فێری هەندێک ئەپلیکیشنکین کە فعلەن بەکاردی ئەمڕۆ زۆر مهمە کەواتە من ڕووی تەکلیفم لە دامەزراوەکان ئەوەیە منداڵەکانمان مادەم ئەمڕۆ شۆڕشێکی دیجیتاڵی هەیە شۆڕشێکی ئیفترازی هەیە دەبا فێریان کەن ئەپلیکیشنەکان بەکاربێنن پێش ئەوەی ئەوان بەدزی تیکتۆکێک دانین پێی بڵێن تیکتۆک بۆ 13 ساڵە پاش 13 ساڵیان پاش 15 ساڵە فەیسبوک بۆ 11 ساڵەیە ئەم دیوانەیان پێ بڵێن کە پێی ئەوتێ دیوی قانونی هەموو جارێ هۆرنای دێتەوە خزمەتمان کارین هۆرنای یەکە لەو محەلیلە نەفسیانەی کە لە دوای فڕۆیدا هەندێک چەمکی جوانی باس کرد یەک لەو چەمکە جوانانەی کە کارین هۆرنای من بەبیرم دێتەوە عقوبەی منصیفە عقوبەی دادپەروەر
عقوبەی دادپەروەر چییە؟ عقوبەیەکە کە مناڵی پێدەین قوتابی عقوبادەین گەورەش پێشوەختە هێڵی سوورمان بۆی کێشابێ چوارچێوەمان داوە پێی ئەڵێن لەو چوارچێوە تێپەڕ بیت عقوبادری عقوبەکە لێرەدا مۆسیفە خۆشی پێقبوڵە چۆن؟ من ناکرێ منداڵەکەم کە دەست لە عینەکەکەم بدا لی تۆڕە بووم لێ بخۆڕمەوە چونکە پێشتر پێم نەوتووە ئەگە دەستکاریم عینەکە بکەی ئەوە عقوبادری ئەوە قسەکەی کارم هۆرنایەکە ئەوەیە کە من پێشوەختە پێی بڵێم تیکتۆک بۆ تۆ نییە بەڵام چاجیپیتی بۆ تۆ هەیە ئەگەر غایب بی یان ئەگەر بایکۆت بکە یان ئەگەر ڕۆژێک ناتی بۆ امتحان ئەوە عقوبەکەیەتی ئەو کاتە مناڵ تەلەبە حتا گەورەش پێ رازیە وەکو وابێ ئێستا من ئەگەر دزیەک بکەن ئەزانم بە شەریعەی ئیسلامی بێ دەستم مەبڕن یانەوەتە بە حکمی تەشریعی قانون بێ سجن کرێم چونکە پێشوەختە سنووری قانونەکە ئەزانم ئەمە چوارچێوەکەیەتی کەواتە فکرەکەی من وەکوتم ئەوەیە کە ئەو چەمکانە بکرێتە ناو دامەزراوەی پەروەردەیەکان دوا چەمک ئەگەر بە کورتی و تەطویل نەکەم 2 دەقەم ماوە یەک چەمکێک ماوە من حەزم لێیە باسی کەم کە ئێستا لە ناو بەحساین تەوانە چەمکانەی باسمان کرد هەمووی بەحسمان لێ کردووە بۆ ئەوەی داتامان لابێ بۆ ئەوی بتوانین قسەی تیا بکەین ئەم ساڵیش دیسان بایکۆت دەستی پێکرد ئەوە بایکۆتەکەم هە نەبڕانەوە کوردی هەروایە بایکۆت دەستی پێکرد زەرمەندی یەکەم لە قوتابخانەکان چێیە وەکو تەلەبە پۆلی 12 پۆلی 12 کە دەگاتە کۆتایی و نمرە وەرگرتن تووشی سەرکەوتن بێ یان دەرنەچێ تووشی چەمکێک دەبێ لە دەروونزانی پێ ئەوترێ دۆڕانی دەرونی دۆڕانی دەرونی هەزیمەی نەفسی ئەو چەمکەیە کەوە لێ دەکە حتى لە سەرکەوتنەکانش تامی لێوەرنەگری هەستی پێ نەکەیت و سەرکەوتوی بزەبەت ئەو چەمکە چیت بۆ دروستەکە چەمکی دواتر بۆی 2 دەقەی تۆ زیاتر نەڕوایە چەنە من حەزم لێ بوو شەوتی دووەمشم بدرێتێ شتێکم مابوو چونکە ئەگە وەکو تۆ پێم بێ شەوتی دووەم هەبا شتێکی باش یان ئیزافیم بدرێتە باشە هەزیمەی نەفسی چیت بۆ دروستەکە چەمکێکی دیکە بۆ مامۆستا دروستەکە چونکە من سێرم کە زۆری مامۆستای بەڕێست لێرەنە با ئەو چەمکەش باسکەم چەمکێکی ئێستا تەلەبێکی دکتۆرامان وا ئیشی لەسەرەکە من خۆم شتم لەسەری کۆکرد بۆ داتایەکی زۆر ئەویش ئەوەیە جۆرێکە لە بێکاری بەتاڵە بەڵام پێ ئەڵێن بێکاری دەرونی چییە؟ کەسەکە خاوەن پیشەیە بەڵام ئەحساس و تەمەتوعی پێ ناکە 3 مانگ مەعاش نایە کە مەعاشەکە وەرەگری قەنەعەت کە تامی نییە ئەو لەزەتەی نییە باشە من ئەم جارێ بە خەڵکەکە ئەڵێم ئەوەی لە حساباتن ئەڵێم کە مەعاشت وەگرت پێشوەختە بۆی سەرف کراوە بەڵام ئەگەر ئەم لە ئەملایەکە بێ محازەڕەیەکە بێ مکافەیەکە ئەمەیان وەکو سوپرایزەکە چونکە ئەحساسەکە چییە؟ ئەحساسەکە ئەوەیە کە بەتاڵەیەکی نەفسی و تەمەتوعێکت نەماوە لەسەر ئەوەی کە پاداشتەکە وەرەگری بچۆ سیر بکە ئێستا داتایەک سێڤێک بکە منەوە بۆ دامەزراوەی فام ئەڵێم سێڤێک بکە مەسحێک بکە ڕووپێوێک بکە بزانە چەند کەس لە ئێوە وەکو خاوەن پیشە چەندە بەتاڵەی نەفسی هەیە چەندە بێکاری دەرونی هەیە وای لێ هاتووە تەمەتوع بە پیشەکەی خۆشی ناکە جا لێرەدا من ئەگەر چەمکت بۆ باز بکەم لە چەمکە تازەکان ویستم چەمکەی ماستەرەکەی توش دیسان ڕیفرێشێکی بکەمەوە مامۆستا هاوکار لە ماستەرە بێکەوە ئیشمان کرد لەسەر چەمکێک کە ئەم دەڤەرەی وێران کرد بوو ئەویش ناوی ونبوونی دەرونیە ونبوونی ئەتیادی هەیە ونبوون بەڵام ونبوونێکی پێوتی ونبوونی دەرونی ئەوە بۆ مناسبەیەک کە لێ دەگەڕم چونکە کاتەکە فریام ناکەوێت ئەویش زۆر سپاس بۆ گوێگردنتان بە هیوام سوودێکمان گیاندبێ هەرچەنە مەکوتم ئێمە تۆزێ پەلەما کرد لە چەمکەکان بەڵام لە کاتی پرسیارەکان ئینشەڵڵا درێغی ناکەین و وەڵامی پرسیارەکانتان دەدەین دووبارە سپاس بۆ دامەزراوەی فام بەناوی خوای بەخشندە و میێرەبان پاش سپاس بۆ خوا و سپاس بۆ جەنابتان وەکو دەستگای فام و سپاس بۆ ئەو میوانە بەڕێزانە کە پێچێنێکیان ساحب ماڵ بن ئامادەی ئەویان تایە کە لە سەعاتێک و زیاتر گوێ لە من و ئەم بەڕێزانە بن
طبعا سەبارەت بەو پرسیارە مامۆستا هاوکار میوانانی بەڕێز یەکێک لەو جەدەلەی کە بە درێژایی تاریخ لە دەروونناسیاوە لەو دەروونناسیەوانی کە خوێندویانە لەواچێت باش بزانن کە مێژوویەکی دوور و درێژی نییە وەک عیلم، بەڵام لە چوارچێوەی فەلسەفەیە لە چوارچێوەی ئاڕایی فەلسەفیە مێژوویەکی دوور و درێژی هەیە. بەهەرحاڵ یەکێک لەو جەدەلا و کێشە و فرەڕەهەندانەی کە بەردەوام ڕوبەڕووی دەروونناسان بۆتەوە بریتیە لەوەی کە شکڵگیری کەسێتی یا پێکاتەی کەسێتی لە ئینتاجی چێیە و لە ئینتاجی کام لە بەرهەمی کام دەستگایە. طبعا ئێمە گەر لە پێناسەی کەسێتیەوە جەنابەت لە بیدایەت ئاماژەت بۆدا و دکتۆر محەممەد تاش ئاماژەی بۆدا کە ئێمە سەبارەت بە کەسێتی ئەگەر زۆر نەچینە ناو پێناسەکانەوە طبعا ئەمە هەروەکو سەرەتایەک کەسێتی پێناسەی جۆراوجۆری بۆ کراوە یەک لەو کەسانەی کە بە ئیستینتاج لە پێناسە یا لە کۆی پێناسەکانی کەسێتیەوە پێناسی بۆ کەسێتی کردەوە پیاوێکی میسڕی بە ناوی حامد عەبدولسەلام زاران کە کتێبەکانی بە شێوەیەکی بەربڵاو لە عالەمی عەرەبیە و لە عالەمی لە ناوەندی ڕۆشنبیری و دەربوونی عەرەبیە ئیشی لەسەرەکرێ پێمان وڵەیە کەسێتی بریتێ لە کۆمەڵی خەسڵەتی جەستەیی دەرونی عقلی یا معرفی و کۆمەڵایەتی و ڕەوشتی کە کەسێک یا تاچێکی لە کۆمەلگایە لە تاکەکانی تر پێجا ئەکرێتەوە. لێرەوە ئەو پرسیارە دروستە بێت کە جەنابەت ئاماژەت پێدا و بەشێکی پەیوەندی بۆ هەیە ئایا کەسێتی چێ ئینتاجێکە چێ ئەگەر بریتی بێت لەم چونکە کەسێتی بە تەنها نەبریتە لەلایەنە دەرونیەکە نەبریتە لە لایەنە عەقلێکەوە نەبریتە لە لایەنە جەسەیەکە چێ بەرهەمی هێنێ. طبعا سەبارەت بەمە لە ئەدەبیاتی دەروونناسیە بۆ چوونی جیاوازێ ئەم پیاوە بەڕێزانە و بەشێکیش لە جەنابتان کە دەروونزانیتان خوێندووە چاکەزان کە هەنێک لە زاناکان ڕەجی دەروونناسی یا ڕەجی کەسێتی ئەبەنەوە سەر لایەنە بایۆلۆژیەکەەوە باوەڕیان بۆ هەیە پێکاتەی بایۆلۆژی ڕۆڵی لە ڕەنگڕێژکردنی کەسێتی ئینسانە هەیە کەواتە بەشێک لە کەسێتی ئینسان بەسراو بەلایەنی بایۆلۆژی بە کرۆمۆسۆمەکانی بە جیناتیەوە. بەشێکی تر لە کەسایەتی ئەمەیان زانایکی وەکو یۆنگمان هەیە کە پێمان ئەڵێت بە کەسێتی یا شخصیەتی ئینسان مێژوویەکی دوور و درێژی هەیە ئەکرێت لە مێژووی بەشەر لە مێژووی خودی بەشەر کۆنتر بێت. ئەو کاتێک کە بە بۆچوونی داریۆن من ئەمە لە قەوسێکە دانێ مەرجووی قەنەعاتم پێی بێ ئەکرێت سەرەتای کەسێتی لەو کاتەوە هاتبێت کە مرۆڤ لە کاینێکی ترەوە تەتەوری کردو و گەشەی کردو. بەشێکی تر لە زانایان من مامۆستا من بۆیە وتم هەنێک خاصیەت هەیە کە ئێستا لە ئینسانە دەرەکەوێت لەواچێت لە ناو پۆلا لە کاتی خوێندنا دەرکەوێت لە بەردەم دایک و باوکە مناڵ تەمسیلی پێکات. ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە ڕەنگەیەتەوە مەسەر یەکێک لەوانەیە عەجاببوون بە یا سەرسامبوونە بە بەتەڵ باشە یەکێک لەوانە نەزعی دایکایەتی و گرنگجیدانە بە مناڵ لای دایک و باوک باشە ئەمانە لە بۆچوونی یۆنگا پەیوەندی بە خودی ئێمە وەکو بۆ نمونە قادر وەکو هاوکار نییە پەیوەندیەکی قوڵی لە دەرونی ئینسانە هەیە ئەکرێت بگەڕێتەوە بۆ 100 جیل و زیاتر پێشێسە. بەشێکی کە لە دەروونناسان باوەڕیان بۆ هەیە کە ئەم مامۆستا بەڕێزانە مامۆستا هاوکاریشەوە ئاماژەی پێدا ئەکرێت کەسێتی ئینسان ئەساسەکەی و بنیادی ئەساسی کەسێتی لە خێزانەوە بێت لە 6 ساڵی یەکەمی تەمەنە. طبعا یەکێک لەو زانایانی کام قەنەعەتەی هەیە فرۆیدەوەیەکێکی کە لەو زانایانی کام قەنەعەتەی هەیە بۆڵبیە. ئەوان باوەڕیان بۆ هەیە ئەگەر لێرەوە تەقریبەن داخلی پرسیارەکە بین ئەگەر لێرەوە داخلی وەڵاممانەوەی پرسیارەکەی جەنابەت بین یەکێکی وەکو بۆڵبی و یەکێکی وەکو فرۆید پێش بۆڵبی باوەڕیان بۆ هەیە کە کەسێتی ئینسان یا ئەساسی کەسێتی بنچینەی کەسێتی ئینسان لەو کاتەوە دەست پێکا کە ئینسان لە خێزانە لەدایکە بێت و تا 6 ساڵی تەواو بێت وە بۆڵبی لەوە یعنی حەسرێکا لە فترەیەکی دیاریکراوە وەلەوە بە شێوەیەکی کۆنکرێتی ناڵێ تر لێرە هەموو شتەکان کۆتاییان پێ بۆڵبی زانایەکی وەکو بۆڵبی ئەڵێ لە 8 بۆ 18 مانگ کرۆچی کەسێتی ئینسان بە تایبەتی ئەوەی کە پێیوەستە بە دروستکردنی عیلاقەوە لەگەڵ کەسانی دەوروبەرا لێرادانێت
ئەو باوەڕی بۆ هەیە ئافرەتێک ئەکرێت لە 40 ساڵیە پیاوێک ئەکرێت لە 40 ساڵیە ئیمکانێتی ئەوەی نەبێت کە لەگەڵ ژنێکە هەڵکات وە 3 جار حاشە لە ڕووی جەنابتان و 4 جار تەلاق ئەدرێت لە ژنەکەی جیابێتەوە ئەساسەکەی بگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو مناڵە لە قۆناغی 8 بۆ 8 مانگیە فێری کارامەی عیلاقە نەکراوە لەلایەن دایکیەوە. ئەو کاتێک کە دایکی لە باوشی گرتووە شیرەکەی یاوە تێچاوی نەبڕیوەتە چاوی نەیدوانوە گرنگی پێ نەداوە باشە نەبۆتە جێی سەرنجی حاشە لە ڕووی جەنابتان لەواشێ دایکەکە دەستی لە لوتیا بێت و شیرەکەی دابێت بە مناڵەکە دایکی مۆبایلەکەی پێ بێت و شیرەکەی دابێت بە مناڵەکەی لێرەوە بۆڵبی پێمان ئەڵێت کە لێنێک دروستە بێت لە کەسایەتی و ئینسانەیە کە ناتوانێت کارامەیی پەیوەندی لەگەڵ کەسانی کە دروست بکات لە داهاتووە لەبەرەوە چ فرۆید وە چ بۆڵبی باوەڕیان بۆ هەیە کە ئاساسی کەسێتی لەم فترەیە داهاندێت لە بدایەتی مناڵیە و لە سەرەتای مناڵیە ئەگەرم سەرەتایە لە دایکبوونەوە تاکو 6 ساڵی بەری بۆ چوونێکی ترمان هەیە کە من لێرە بەستومەتەوە بە عینوان مامۆسایان ئەمەیان بەڕاستی گرنگە بۆ چوونێکی تر هەیە کە من بەستومەتەوە بە عینوان و بەناونیشانی با بڵێن موتارەکەی خۆمەوە ئەویش بریتە لەوەی کە کەسێتی ئەکرێت پێکاتەیەک بێت قابلی ئەوە بێت خەرق بکرێت قابلی ئەوە بێت لە هەموو قۆناغێکە طبعاً ئەمەش بۆ چوونی زانایانی لەسەر مامۆسایە من ئەگەر عجیب نەبێ بەلاتانەوە بەسم لەوەی مەڵێن مناسبەکەی کردە مناسبەی ناوێنانی زانایان بەڵام هەر بۆ ئەوەی کە دلیل هەبێت لە بەردەسا من ئاماژە بۆ وایم کە هەنێک لەم زانایانە باوەڕیان بۆ هەیە کە کەسێتی ئینسان کەسێتی مرۆڤ بریتە لە پێکهاتەیەکی نەرم مامۆسایانی بەڕێز بریتە لە پێکهاتەیەکی مەرن و بریتە لە پێکهاتەیەکی نەرم لە هەموو کاتێکە بەردەوام لەو ڕۆژەوەی کە دەدایکە بێت تا ئەو ڕۆژەی بە قەبرا شۆڕێکەنەوە ئەتوانێت خۆی بەرهەم بێنێتەوە ئەتوانێت لە خێزانە لە هەموو لەحزەیەکە طبعاً دواتر باسێکەین ئەم خۆ بەرهەمهێنانەوەیە چۆنە بێت مامۆستا هاوکاتەوە چیە ئەم بەرهەمهێنانەوەی سەر لەنوێ دروستەکە بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە وەکو وتم ئەم قەناعەتە مامۆستا من ئەمەی کە ئێڵێم ئیجباری ناکەم بەسەر جەنابتان بەڵام ئەم قەناعەتە لای مامۆستا و لای دایک و باوک هەبێ باشە ئێمە قەناعەتمان بۆ شەخسیەت و کەسێتی قەناعەتێکی سابت نەبێت وامان یا با بڵێن لەو دیدەوە سەیری مناڵ نەکەین کە ئەوەی گرتی بە شیری تەرچی ناکاوە پیری بەتایبەت ئەگەر ئەمە بە مطلقی و بە ڕەهایی وەرگیرە مامۆستا بۆ چوونێکی زۆر هەڵەیە ئەگەر حتا هەنێک لە زاناکان باوەڕیان بۆ هەیە کە ئەو مەبدە و بنەمایی کە جۆڵۆک باوەڕی پێێتی وەڵێم مناڵ وەکو پەڕەیەکی سپی وایە هەر کەسێ ویستی لە ڕێگەی یاخود هەر کەسێک مەبەستی بێت ئەتوانێت لە ڕێگەی هەستەکانەوە کاری تێ بکات و شتی لەسەر بنووسێت بۆ چوونێکی هەڵەیە ئەگەر نەڵێن بەڕەهایی بە شێوەیەکی نیسبی لەبەرەوە ئەوەی کە پێشووتر منویسم ئاماژەی پێ بم ئەوەیە کە ئێمە وەکو مامۆستا وەکو دایک و باوک وەکوتم من ئەمە ئیجبار ناکەم بەسەر جەنابتانە بەڵام با ئەو قەناعەتەمان لا دروست بێت کە کەسێتی ئینسان قابلیەتی گۆڕانە قابلیەتی تەغییرە قابلیەتی تەتەور و گەشەکردنە ئەکرێت لە نقطەیەکەوە دەست پێ بکات بەڵام لە شوواکۆتاییەت یەکێکی وەکو ئەرەکسۆن تا 6 ساڵی با مامۆستایانی بەڕێز یۆنگ تا 40 ساڵیەی با سۆلیڤان باسی قۆناغی هەرزەکاری و زایدەن قۆناغی مناڵیەکە لەبەرەوە ئەوەی کە گرنگە ئێمە بیزانین ئەوەیە کە وەکو لە ناو نیشانینەکەەوە هاتووە ئەوەیە کە ئێمە وەکو تەبەن خۆتان لە من باشترە زانن کە کەسێتی ئێمە جاری وایە بەو چاوە سێری کەسێتی مناڵەکەین کە بریتە لە دەفرێک هەرچی هەڵەسێت شتێکی تێفڕێ حاشا لە ڕووی جەنابتانی مەجاری وایە وەکو زەبالە وەکو ئەو سەڵی خۆڵەی کە لە ماڵەوە دانراوە دایک شتێکی تێپڕەیە باوکە لە دوا ئەوە بە خوشکی گەورە و برای گەورە و مامۆسای ئاینی و حتا دوکاناری گەڕک و ڕەفیق و برادەر و دەستگای ڕاهەچی هەڵەسێ شتی تێفڕەیە بەڵام کامیان ساغە بنەوە ئەمە گرنگە لەبەرەوە کەسێتی ئینسان تەبیعەتێکی گۆڕاوی هەیە و لە یەک نقطەیە بە تەواوی جێگیر نابێت لە دیدی زانایانی لەواچێت تازەترین یانیشی وەکو فیلیپ زیمباردۆی ئەمریکیە کە باوەڕی بۆ هەیە ئەکرێت ئینسان کوڕی ژینگەکەی بێت لە ئێستا لێرە و لە ئێستای مامۆستایانی بەڕێز و ئێمە هەر بەشێک لە تیۆرەکانی دەروونزانی کە باس لە زەمانەکرێت چ زەمانێک کاریگەری و چ موسەسەیەک چ کەسێک کاریگەری لەسەر کەسێتی ئینسان هەیە دایک و باوک یاخود مامۆستا و دایک و باوک یا دەستگای ڕاگەیاندن ئەوان باس لەوە ئەکەن کە کەسێتی ئینسان بریتە لە کەسێتی ئینسان بریتە لە تەفاعولکردنی ئەوەی پێشووتر لەگەڵ ئەوەی کە ئێستا و
لێرەیە ڕوایەت با براتان نمونەیەکتان بۆ بێنێتەوە ئێمە مناڵمان هەیە زۆر تووڕە و سەرکێشە باشە ئەم مناڵە لەواچێت وا ناسراوێت کە کەسێکی تۆڕەیە وا ناسراوێت کە تەبعێکی تۆڕەی هەیە وا ناسراوێت کە کەسێکی هەڵەشەیە دوو مامۆسامان هەیە لە یەک ڕۆژە لە دوو دەرسی دوا بە دوایەکە و بەرەقەیەنەوە لە دەرسیەکی شانە هەفتای هێنا و لە دەرسیەکی شانە لەواچێ کەوت بێت باشە وەکووتمان ئەگەر وەکو تەبع وەرگیت مناڵەکە مناڵێکی تۆڕەیە بەڵام دوو مامۆسا دەرەجەیەنەوە و ڕقەیەنەوە لە دەرسی ئینگلیزیە لەواچێت چلی هێناوە باشە لە دەرسی کوردیا هەفتای هێناوە مامۆسای ئینگلیزی بەڕێزەوە بە احترامەوە بە تەقدیرەوە باشە بە شکۆوە وەرەقەکەیات ئەم مناڵە دەواچێت ئەم شکۆیە جۆرێک لە ئیسیجابە و وەڵامدانەوەی لا دروست بکات جیاواز بێت لەوەی کە مامۆسا کوردیەکە لەگەڵ مامۆسا کورد بە پێچەوانەوە مامۆسا کوردەکەیەت و دەرەجەشی زیاتر هێناوە هەفتای هێناوە بەڵام بە ئیهانەوە وەرخەکایە بەتەلە ئایا هەر ئەم مناڵی کە چل دەقە لەمەوە پێش بە شێوەیەکی ئاسایی و طەبیعی وەرەقەی لە مامۆساکەوە دوتەوە هەمان ئەو مناڵەیەکە یا هەمان ئەو مناڵە ئەبێت کە وەرەقەکەی لە مامۆسای ئینگلیزی وەرەگرێتەوە ئەوەی کە ئێمە تێگەیشتوین ئەوەیە کە بە مطلقی ناڵێن ئەکرێ فەرقە بێ بەڵام بە گریمانەی ئەکرێ فەرق و جیاوازیەکی زۆر لەم دوو موقیفە هەبێت کەواتە ئەو جیاوازی ئەوەی کە مانایە بە شەخسیەت بە کەسێتی ئینسانەکە حتا ئەگەر لە مێژووی کەسێتی و ئینسانەیە تەبعێکی دیاریکرای و یا کەسێتیەکی دیاریکرایی بۆ دروست کردبێ ئەوەیە کە ئێستا لە ئارایە باشە لێرە لەم پۆلا چییە بگوزارێت باش با من نمونەیەکی وازەختر بینینەوە کابراەک لەو سەرجادێ دامەکەت دەورە بینێت مامۆساجان بەس ئێمە با ئینسان نەکەینە زەحەی با ئینسان نەکەینە قوربانی نەست باشە وبالمناسبة نە لە علم نەفسا ئەو مبەڕێرە بۆ نەستەیە و نە لە قانونی شاتوو هەتا ئێوە بڵێ نەستم پێی وتم پیاوەکە بکوژم حاکم جۆ لێ ناکە باشە و لە علم نەفسی شات چێ لە جەنابتان کاتێک کە تەلەبەیەک هەڵا ئەکات چێ لە ئێمە وەکو مامۆسا قبوڵێکن بڵێن لا شعوڕمان پێمانی کرد کەی ئەم مبەڕێرەی گونجاوە لای ئێمە لەبەرەوە ئەکرێت ئێمە من ئیمانم بە نەس هەیە تا سەر ێسخانەوە ئیمانم بۆ هەیە بەشێک لە سلوک و تەسەڕوفەکانی ئینسانەکە و نەژێر کاریگەری نەستەوە بەڵام نەس بە شێوەیەکی حتمی تەئسیر لە ئینسان هەر ئەو نەسەی کە جەنابەت دوتێ ئەگەر نەسێکی یا سلبی و خراپ بێت نێگەتیڤ بێت ئەو کەسەی کە ڕوبەڕوویە بێتەوە توانێ نەرمیکە باشە ئەو کەسەی ئەگەر مامۆسایەکی نەرم بێت ئەگەر مامۆسایەکی لێ هاتوو بێ مامۆسایەکی کارامی بێت دەتوانێت ئاراسەکەی بەلایەکی ترا هەبێت ئەجێکی هەردیەکێکی وەکو فرۆید مامۆسا و کار هەر پرسیارەکەت کردووە وەرکرد جوابی و مۆزوع بمەوە یەکێکی وەکو فرۆید باوەڕی بۆ هەیە کە زۆربەی زۆری سلوک و ڕەفتارەکانی ئینسان ڕەنگدانەوەی ئەو غەریزەیان لە ئینسانەکە غەریزەی جنسیان پێوەبزێ بەڵام مجتەمع توانێت ئەم غەریزەیە بە ئاراسەی ترا بەرێت دەتوانێت شتیکەی لێ دروستکات کۆمەلگا توانێت ئەم ئینسانە ئەم غەریزە جنسیە لای ئەم ئینسانە بکات بە بابەتێکی ئەدەبی ئینسانەکە لە باتیەوەی بێ بە کەسێکی جنسیە بێت بە ڕۆمانوسێکی مهم بە ڕۆمانوسێکی گرنگ باشە لەبەرەوە مەبەسم لەوەیە ئەوە کۆمەلگایە شکڵگیری بەو بابەتاناکە کە لە نەستی ئێمە هەیە بەڵحاڵ با لە مۆزوعەکە دوور نەکەم وسم نمونەیەکتان لەسەرەوە بۆ بێنمەوە کابراەک لەو سەرجادەیە کەسێکی هەڵەشیە لە ماڵەوە کەس ناوێری لێ بکەوێت حەچی هەموو هەڵسوکەوتێکی بە بۆچوونی خۆی لەژێر دەسەڵات بە تایبەتی لە حاڵەتی تووڕەبوونە ئەوەی بێوێت ئەوەی مەبەسی بێت ئەوەی بێوێت ئەیڵێت وەیکات لەو سەرجادەیە دامەکات هەر بەڕاست مامۆسانی ئەوش قەنەعەتتان نییە کەوا بێت ئەم کەسە کە دابەزێت لەواچە لای خۆیەوە تێڵاکە هەیە هەر لە ئەساسا لە ماڵەوە کە دەرچێت و بەردەوام شتێک لە کلکەپاتشە لە لای عینەکەی کوشتنەکەیەتی بڕیارەیە کە دابەزی شتێکی وا بەرێو بیاوە بەس ئایا بەڕاستی ئەم پیاوە ئەو تەبعی تووڕەیی دەلیلە لەسەرەوەی ئەماکات کە دابەزی هەر بۆ نمونە ئەگەر مەسوولێک بێت و سوا حیمایی لەگەڵا بێت بەچەکەوە دابەزین ئیستیجابە وەڵامدانەوەی بۆ ئەو شوێنەوە ئەو کاتە ناگۆڕێت ئەگەر پیاوەکە پێ حاشە لە ڕووی جەنابتان پیاوێکی عاتفی بێ وەکو عادلی مامەڵێ ڕۆمانسی بێ و ئافرەتێکی جوان دابەزێ 180 لە پێچەوانە نابێتەوە هەر بەڕاستی وایە مامۆساج من برکوڕێکی برادەر ئێسەش ماوە باشە هەر بە سزمانە تەوەن
بەشێک لە جەنابتان لەواچێ و سەردەمەتان لەبیر بێ ئینسان کە سەردەمی هەر لە هەشتاکانە و پێشووتر خراپتر بووە کە ئێمە نەخۆشەکەوتین جاری وا بوو 3 مانگ دوو لە ڕوو جەنابتان چڵم بەلوتمانەوە بوو وەک کانی وا بوو ناویان ناو بچڵمە مامۆساج باشە هەر چڵمە بوو لە مەکتەبیش لای ڕەفیق و برادەرەکانی بەشێک لە مامۆساکانی چڵمە بوو بە چڵمە بەسەسمان یعنی ئەیوب من خۆشم لێ بوو بەچڵ باشە بەردەوام لوتی تەڕ بوو یەکێک لەوانەی کە التیهابی مزمینی هەبوو ئەم ئینسانە مامۆسایەک تەسەووری لەسەر گۆڕی تەوان ئێمە خەڵکیشی لادەیی بووین بە ناشکری نەبێ لادەیی بوون عیب نییە مامۆسا وتی مامۆسایەکی ئافرەتی بۆ شناخمان بۆ هات ئەجا با ئەم نمونەیە بێنمەوە ئەمجا کابرا مامۆسایەک هەموو مەفهومی حیاتی پێگۆڕی مامۆساکە ڕۆژێ پێوکە مناڵەکان پیان بوو چڵمە مامۆسایەکی تازەی جوانیان بۆ هاتوو مامۆساکە پێوت بوو تۆ زۆر ڕەحسووکی و ئێسک سووک و جوان ئیتر تەبان ئەمە لێرە باشە لێرە تەسبیت بوو ئەکرێت من شتێکی تر بم ئەوە نەبم کە پێشوت بەنسبەت جەنابەتەوە کە باسی کە مەسەلەی پیرە پیا و پیرەژن یا کەسە بە تەمەنەکان یا ئەوانەیە کەونە سەر و قۆناغی نوزجەوە مامۆساجان ئێمە من ئەڵێم ئەمانە قابلی ئەوان هەیە لە دیدی فرۆیدا مەسەرن ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ تیۆریا عیلمەکان باوەڕمان بۆ هەیە حاڵەتی تەسبیتی پێوتێ فیکسیشنی پێوتێ وەکو جەنابەت باسێکە لە دیدی سلوکیەکانەوە باوەڕمان هەیە شت ئەبێ بەخوو لای ئینسان کە بوو بەخوو زۆر بە زەحمەت تەرکە درێ زۆر بە زەحمەت ئەگۆڕێ و گۆڕانکاری تیاکرێ بەڵام مامۆسایانی بەڕێز هەر ئەو خۆی کە جەنابەت ئاماژەت پێدا بوویدە هەر ئەو خۆی کە سلوکیەکان ئاماژەی پێیەن هەنێکیان ئێمە طریقەیەکمان هەیە لە گۆڕ لە تعدیلی سلوکە طریقەی فڵەدینی پێوترێت غەمر بە عەرەبی باشە سلوکیەکان هەنێکیان باوەڕیان بۆ هەیە ئەکرێت لە ڕێگەی یەک دەفعی سەدەمیەوە بگۆڕێت دەفعەیەکی شۆک ئامیز باشە مەسەرەن من ئاوا بجاری وایە بۆ نمونە ئەوە ترس لە مەسعاد ترس لە مامۆسایەکی دیاریکراوە ترسم لە مامۆسایەکی دیاریکراوە بەڵام ئەکرێت لە ڕێگەی سلوکێکی لە ڕێگەی نەرمیە کە ئەو مامۆسایە لە مەوقفێکی دیاریکراوە بەرامبەر بە منەی نوێنێت ئەو حاڵەتە تەریک بەم لەبەرەوە ئەوەی جەنابەت باسی کە لەلایەک ڕاستەکە ئێمە تووشی تەسبیتە بین لە ڕایەک ڕاستەکە ئێمە هەنێ شت ئەبێ بە خومان گۆڕینی زۆر زەحمەتە مامۆسا شت کە بوو بە عادە لای ئینسان کە بوو بە خوو گۆڕینی زۆر زەحمەتە بەڵام لەگەڵ ئەوەشە مامۆسا نابێت ئەو هیوایون کاتە ئەکرێت تەسەڕوفێکی من کە ئەکرێت نەرمیەکی من کە ئەکرێت ڕێزگرتنیەکی من کە ئەکرێت گرنگی پێدان و تەرچیسێکی من لە پۆلە کە ئەکرێت لالێکردنەوەیە کە ئەکرێت من پێتانە لە مامۆسا ئێمە تەلەبە هەیە ئەزان لەسەر چی تەسەوری بۆ مامۆسا گۆڕاوە لەسەر چی پۆلی خۆشویستووە لەسەر ئەوەی کە تعزیان هەبووە باشە لە دوای تعزیەکە کە هاتۆتەوە یەکێک لە مامۆساکانی لە مناڵەکە یا تعزیەخواری هەساوە مناڵەکەی هەسانووە خۆشی پۆلەکەش تعزیەخوانیان لە مناڵەکە کردو باشە خۆشی وتە مناڵێکی پۆلی دوی ئیبتیدای لەبەرەوە ئەکرێت ئەوەی کە مامۆسا باسی کردەوەی کە لای ئێمە ئەبێ بەخوو ئەوەی کە فیکسیشنەکە یا تەسبیتی پێوترێت لە کەسێتی ئینسانە لە ڕێگەی یا کۆمەڵک ڕێگەمان هەیە بۆ گۆڕین ئمە ناکرێت باوەڕمان بۆ هەبێ مرۆڤ لە 6 ساڵی ئەو کوفرۆی دەڵێت شخصیەتی چۆن سابت بوو چۆن جێگیر بۆ ئاوا ئەمێنێتەوە ئەگەر وا سەیری کەسێتی و شخصیەتی ئینسان بکەین ئیتر ئەکرێت ئەی عەقڵی ئینسان لەکوێ ئەی قابلیەتی گۆڕان لەکوێ ئەم جا ئێمە مامۆسا هاوکاروە مامۆسانی بەڕێز یەک موسڵمانین دوو ئینسانی هەر بەڕاست ئێمە وەکو موسڵمان بەشێک لەوانەی کە لەگەڵ ڕەدووی پێغەمبەر کەوتون لەگەڵ پێغەمبەرا ڕۆشن و درودی خۆیان لەبێ بوون بە سەحابە هەر پێغەمبەر خۆی لە 40 ساڵیا بووە پێغەمبەر هەیان بوو تەمەنی 80 ساڵ بوو هەیان بوو تەمەنی 70 ساڵ بوو ترتیایە بوو لە مناڵەوە تا ئەمانە چۆن گۆڕان چۆن قەنەعەتیان هێنا چۆن ئەم فکرە لەناو قەومێکی دۆگما عەقلی وەکو عەرەبا گۆڕانکاری بەسەرا لەبەرەوە ئەوەی کە گرنگە بەنسبەت ئێمە وەکو دایک و باوک وەکو مامۆسا ئەبێت با من ئەچمەوە جارێکی کە چوارچێوەی عینوانەکەم جا جوابی ئەو پرسیاری مامۆسا شێمەوە ئەم گۆڕانکاریانە چۆن دروستەکرێت ئەبێت باوەڕمان بەوە هەبێت باشتر وایە باوەڕمان بەوە هەبێت کە کەسێتی مرۆڤ قابلیەتی گۆڕانی تایە کەسێتی مرۆڤ سیفەتێکی مەرون و نەرمی هەیە کەسێتی مرۆڤ
ئەم ڕۆی لەگەڵ بەیانیا جیاواز بێت وەکو چۆن دوێنەی لەگەڵ ئەم ڕۆیە بەڵێ بەڵێ لەو کاتانەی کە نیازی گۆڕانکاریت هەیە نەسیحەت و ئامۆژگاری ڕۆڵی زیاتران نیشاندان و هەڵوێستواندن ئەزانی مامۆساکار کامیان طبعا ئەمە کە یەکەم بە پێی تەمەنە گۆڕێت ئەکرێت تەمەنی ئینسان ڕۆڵی لەو مۆزوعە هەبێت و ئەکرێت پێگەیشتنی عەقڵی ڕۆڵی لەو مۆزوعە هەبێت باشە و ئەکرێت ئایا من کامیان بەکەڵکمێت کامیان مای سوودەلا باشە کابرایەکی دەوڵەمەند کە خۆی خواردنی هەیە ئەبێ بە نەسیحەت لەگەڵ یا بڕۆی هەیەی ئەتوانێ بیخوا باشە ئەتوانێ بیخوا لێرە ئەکرێت نەسیحەت و ئامۆژگاری ئەکرێت ئەوەی کە ڕێنمایی پێوترێت چونکە ئەو هەیەی بیخوا یەکەمیان ئەکرێت تەمەن ڕۆڵی هەبێت تەمەن تەمەن خوا مامۆستا بە ناوی تەنمەی بەشەری و هەنێشت بڵاو بۆ تۆش بە مەطلقی ڕەهایی وەرمەگرن دەڵێ مناڵ ئەوە وەرەگرێت کە ئەیبینێت ئەوە وەرناگرێت کە ئەوەی کە بەرجەستەیە نەگەوەی کە ئەیبینێت مناڵ هەموو زمان کە فێرە بێت لە ڕێگەی بینینەوە فێر نابێت باشە مەبەستم لەوەی ئەو چەمکانەکەیەن لێرە ئێمە معاملەی لەگەڵاکەین بە ئەوکو خۆی بیان بینین مەبەستم لە تەمەنەوە بوو مناڵ ئەکرێت ئێمە لەگەڵ مناڵە ببین بە قود و مامۆستا ئەکرێت لەگەڵ مناڵە شتەکانی پیشان بین ئەکرێت لەگەڵ مناڵە شتی بەرجەستە بەرهەست طبعا نەمە بە سالۆزی واڵت باشە فرۆ بلواڵە دەوانەی کە لەگەڵ مناڵی ڕەوزە و مناڵی سەرەتاییە ئەوەی کە ئەتەوێت بیکەی بە مەهارەت و کارامەیی ژیانی لای مناڵ شتەکان بەرجەستە بن باش شتەکان بە عەمەل باندۆرا واڵە دەبێت نموزەجی پیشان بین مامۆسایانی بەڕێز لەبەرەوە بەنیسبەت مناڵەوە ئەکرێ ئەمەیان گرنگ بێت بەڵام بەنیسبەت کەسێک کە عەقڵی توانای ئیدراکی گەیشتۆتە وەک بیاجیاڵت گەیشتۆتە تەفکیری ئەوەی کە قۆناغی تەفکیری مجەڕەدی پێوترێت مەعاملەکردنی مجەڕەد و ئەبستراک لەگەڵ شتەکان ئەکرێت نەسیحەت و ئامۆژگاری بە کەڵکی بێت وەکو وتم کامیان گرنگە بەنیسبەت ئەوە کامیان بە کەڵکیەن کامیان کەڵکەکرێت دەکرێت ئەمە ئیسفادەی لێ بکرێت لەو وەک وەڵامێک بۆ ئەوەی کە خێزانەوەی جەنابەت لە سەرەتایە خێزان ئایا خێزان ڕۆڵی گرنگی هەیە لە پەروەردەکردنی مناڵە لە تەشکیلکردن و فۆرمەلەکردنی کەسێتی مناڵە یاخود قوتابخانە ئەمە مامۆسایان کامیان ئەبێت و کامیان ضرورە کاریگەری هەبێت لە ڕاستیە چێ ئەیبێت وەڵامەکەی جیاوازە لەوەی کە چێ هەیەی باشە ئێمە گەر بڵێن چێ ڕۆڵی سەرەکیە بینێت لە تەشکیلکردنی شخصیەتی ئینسانە مامۆسا دەستگای ڕاگەیاندن مەلای مزگەوت یاخود مەکتەب و قوتابخانە کەوتۆتە سەر کۆمەڵێک هۆکار مامۆسا ئەمە کەوتۆتە سەر ئەوەی کە یا ئەمەی کە ئێمە کاممان زیاترین بەشداریمان لە فۆرمەلەکردن و تەشکیلکردنی کەسێتی مرۆڤ هەیە وەک مامۆسا وەک دایک و باو کەوتۆتە سەر کۆمەڵێک تەکنیکە لە ژیانی ڕۆژانیا بەکارێنین یەکێک لەوانە مامۆساجان مناڵ بەگوێی ئەوەکە مناڵ ئەچێتە سەر مەزهەبی ئەوە مناڵ دوای ئەوە ئەکەوێت کە پێداویستەکانی تێرەکە چێ پێداویستەکانی مناڵ تێرکات پێداویستی مادیە پێداویستی معنەوی باشە چێ توانایی دابینکردنی پێداویستیە مادی و معنەویەکانی مناڵی هەبێت مناڵ دووە ئەوەکە گەر باوکو دایک توانیان پێداویستەیە مادی و معنەویەکان بۆ مناڵ دابین بکەن و تێری بکەن باشە مناڵ ئەبێتە تابعی دایک و باوک و ئەکرێت لە ڕووەکانی کەشەوە هەر بەبا ئەو باوکەی کە ناڵم بەپێی طبعاً زیاترین مەبەستم لەوەیە بەپێی پێویستە ئەو باوکەی کە یاری باش بۆ مناڵەکەی کڕێت ئەو باوکەی کە تا ڕادەیەک لە مناڵەکەیەگات ئەزانێت چی پێویستە ناڵێ هاوسەر سوود بێت بۆی هەیە مامۆساجان خواوەکو وتم ئەم شتانە بەڕەهایی نین بۆی هەیە تاسیر و کاریگەری لە مامۆساکانی زیاتر لەسەر مناڵەکەی ئەو باوکەی کە لە ماڵەوە سعی زیاتر بە مناڵەکەی کات و مناڵەکە هەستەکە باوکی لە مامۆساکەی زیاتری پێ لە کۆمەڵێک ڕۆوە بۆ هەیە تاسیری لەسەر چونکە ئەو پێداویستی کە پێداویستی معریفی پێوتێ مناڵەکە هەستەکات باوکی باشتر تێرێکات لە مامۆساکان لەبەرەوە نقطەی یەکەم پەیوەندی بەوە هەیە ئایا ئەم کەسە چێ پێداویستی چێ مامۆسا مەسەلەی ئیهتیمام مەسەلەی دابینکردنی ئاسایش دوو طبعاً پێداویستیە مادیەکان جەنابتان ئازان خواردنەوەیە حاشا لە ڕووی جەنابتان سێکسە پێداویستیە دەروونیەکان لە دوو پۆلی یەک مەکتەبە چ مامۆسایەک بتوانێت گرنگی زیاتر بە مناڵەکان بات باشە لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە چاوی زیاتر لەسەریان بێت
چاوی بجێڕێت و عەدالەت ئەوەی عەدالەتی تەرکیزی پێوتێ مامۆستا ئەوەی عەدالەتی تەرکیزی زیاتر لای مناڵەکان بێت باشە ڕێزیان لێ بکرێت حساب بۆ پێگەیان کات ئەکرێت ئەم مامۆسایە تاسیری لە دایک و باوکێک کە ناتوانێت ئەم پێداویستیانە بۆ مناڵەکەی بۆ هەمان مناڵ لە ماڵەوە دابین کات کاریگەری زیاتر کەواتە نقطەی یەکەم مامۆسا لە مەکتەبیش و لە ماڵەوەش هەر باوک و دایکێک هەر مامۆسایەک توانی پێداویستیە مادی و معنی پێداویستی ئاسایش مامۆساکە یەکێکە لەو پێداویستیانە کە ئێمە زۆر حساب و کتابی لەس ئاسەمە بەسم لە ئاسایشی دەرونیە ئاسایشی جەستەیی و ئاسایشی دەرونیش بەپلەی هەر مامۆسایەک ئاسایشی دەرونی بریتە لەوەی کە تۆ مناڵەکە بە ناوی خۆیەوە بان بریتە لەوەی کە گوێ لە مناڵەکە بگریت کاتێککە پرسیارت لێکا وەڵامی بیتەوە لە شوێنێکە کە پێویستی بۆ وەڵام هەیە باشە توانای تەرکیزکردنی مامۆسا ئەو مامۆسایی کە تەلەبە پرسیارێکی لێکات و پشتی تێ هەڵەکات جوابێتەوە باشە جوابی پرسیارەکەیاتەوە مامۆسایە کە تاسیری لە مامۆسایە کەمترەکە بە دیار تەلەبەکانی وەسێت و تەرکیزیان لێکات بە چاو سەیریانەکات و لەوە چێت تەفاعولێکی ڕەمزی و جەستەییان لەگەڵا بکات لە کاتێکا کە پرسیاری لێکات ئەگەر یەک دوو دەقەمان بەنێ مامۆسابە لەبەرەوە یەکەم نقطە کە گرنگە چیە کاریگەری لەسەر کەسێتی ئینسان هەیە کە تەشکیلی کەسێ ئەو کەسی کە پێداویستی بۆ فێرعون زینوکەرەوە پێدا فێرعون موسا بۆ تا بوو بۆ پێغەمبەر لە ماڵی فێرعونە باسودێژ لەبەرەوەی پێداویستەکانی بۆ دابین کراوە یەکێکی کە لەو شتانەی کە ئەزانی ئەچێتە دەستگاکانی ئەعدام ئەگەر ئەویش نەبوو ئەو کاتە حرمان ڕۆیە دەوەی کە بێبەشبوونی مناڵی پێوترێت حرمان بێبەشبوونی مناڵ و بێبەشبوونی مناڵ کەسێکی برسی بۆ دروستەکە لە ڕووی عاتفیەوە کەسێکی برسی بۆ دروستەکە لە ڕووی جەستەییەوە ئەوەی جەنابەت باسەکە ئەگەر تۆ نەتوانی پێداویستی بۆ مناڵ مەکتەب نەیتوانی پێداویستی بۆ مناڵ ئەیتر ڕوو لە ئەوە کۆتم حاڵەتی حرمان ڕۆیە و حاڵەتی حرمانیش حرمانێکێکە لە هۆکارە هەرە خراپەکان بۆ دروستبوونی نەخۆشی نەفسی و دروستبوونی کەسێتی نائاسایی یەکێکی کە لەوان لەو هۆکارانی کەواکەن کە کەسێتی ئینسان بەلایەکە ساخ مەسەلەی ئەعجاب بە مامۆسا تۆ معجەبی هەر بەڕاست سەرسامی بەچێ سەرسامی بەچێ لە ژیانتا بەتەبەن ئەمە لای مناڵیش هەیە چێ وترێت بە مستەڵەحە گەنجانەکەی چێ سوپرایزەوە دروستەکە چێ بێتە مای سەرسامی لای تۆ تۆ هەنێک ناوە هێنم لێرەوە مۆسا بەس بە نەچێتە بابەتی تەشیرەوە خۆ ئاگادارە من حەدم نییە تەشیر ئایا تۆ بۆ نمونە لە مەسەلەی هونەرە خدر بێگەڵاسی مامۆساتەیە حەمیمام لێ حەسەن باش معجەبی بە کاملە وبالمناسبة من بينك أبو برادرك أبو يجيرم قارب بدز مناڵەکەمەوە یەک هەفتە سعیم پێکرد ولا ئینگلیزیە باشە یەک جملەم لە هینێکی بە لە ڕیدینێ وەلە بەرنە وتی سەیرەکە مۆبایلەکەی پێیە باشە زمانە سەیرەکەی خدر بێگەڵاسی لەوەر کرد وتم کوڕ ناخر من هەفتەیەکە سعی بە مامۆسایە جا بەهونی وتی قایار فریام تۆم کوڕە لە خدر بێگەڵاسی ماجات یعنی وتی من چی لەگەڵم کوڕاکەم وتم وەڵام ئەگەر بۆ زمانیەوە جاوتم ئەرۆ زمانێکی کە فێر بوو مویم وێ زمانی فێر بوو ولەوەش خراپتر وتی دایکیشی بەدەمێەوە گرتە بکە سەوتیایە دایکیشی بامان زمان قسەیەکە لەبەرەوە مامۆسایان هەر بەڕاستی تەبەن ئەمە نمونەیەکی بەسیتەمە وەسمان سوودایەتی بە کەس نییە من لە باوکم فێر نابم ئەوە مامۆسای مەکتەبەکەش فێری نەکردبوو چێ فێری کرد خدر بێگەڵاسی فێری زمانێکی کە هیچ معنایەکی نییە کەواتە مەسەلەی ئیعجاب ئەعجاب چۆن دروستەکرێ مامۆسا جاری وایە ئەعجابی مناڵ بە دایک و باوک لە ڕێگەی هەڵسوکەوتەوە لە ڕێگەی ئەوەی کە شتێکی جیاوازی پیشانێ مامۆسایەک جاری وایە ئێمە یادی بەخێر یوسف حەمەد ساڵح مامۆسای لەوا چێت هەمومان دێ دەو پیاوە ئەیود ئەبێ عیلم لە دەستی مامۆسایە وەک هەویر وایە چیویزەوە جاری وایە پێبوونی عیلم سەرسامی لای مناڵ دروستە باشە ڕازگۆیی مامۆساکە سەرسام ڕێز و احترامی مامۆساکە سەرسامی لەوسەکە لەبەرەوە وەڵامی ئەوەی جەنابەت یەکێکی کان ئەوەیە ئایا بەڕاستی مناڵ معجەبە بەمیان یا معجەبە بەیان معجەبە بەوەی ئەنتەرنێتەکە و ناو فەیسبووکەکە معجەبە شخصیەت و کەسایەتی مامۆساکە یەکێکی کە لە هۆکارەکان چێ دەرفەت دروستەکات مامۆسا مەسەلەی دەرفەت دروستکردە ئەمڕۆ یەکێک لە تەیارە یەکێک لە تەوژمە هەرە گرنگەکان لە مەسەلەی پەروەردە و فێرکردنا لەسەر ئەمەوەست
هەر بەڕاستی ئێمە ماڵمان دەرفەتی ئەوەمان بۆ دروستەکات وەکو مناڵ آخر با بۆچی مناڵ ڕقی لە مەکتەب لەبەرەوەی پێ دەڵێ سەعات 6 بەیانی هەستە و 7 بەیان خۆت ئامادەکە و 7 بەیانی چۆ بۆ مەکتەب لە خەو بێ بەشە باشە دەرفەتی ئەوت بۆ پێنادا کە زۆر بخەیت دەرفەتی ئەوت پێنادا کە زۆر بیاری بکەیت بەقەدەرەوەی کە لە ماڵەوەی دەرفەتی ئەوت پێنادات کە زۆر تەفاعل و عیلاقە یا ئەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتی بێسنووری پێوتێت لەگەڵ دایکا لەگەڵ باوکە لەگەڵ خوشکە لەگەڵ ڕەفیق و برادەری گەڕێت کەواتە یەکێکی کە لە هۆکارەکان ئەوەی واکات من تاسیرم ئایا من وەکوتم وەڵامیان پرسیارە بەڕەهایی نادرێتەوە ئەکرێت کەسێک بە باوکی بە دایکی معجەبتر بێ لە مامۆسا دایک و باوک دەرفەتی ئازادی زیاتری بۆ دروستکە بە پێچوانەوە ئەگەر مەکتەب من لەمەیان لەواشە گلی یەکم لە مەکتەبە هەلێکان و لە مەکتەبی خۆمان هیچەوە بە ناشکوی نەبێت دەستمان لێ شۆردووە بەڵام گلە یەک لە مەکتەبە هەلێکانیش هەبێت یعنی مەکتەبە هەلێکان یا چ مەکتەبی خۆمان ئەوەیە کە حساب بۆ ئەوە ناکات دەرفەت بۆ ئینسان دروست کات مامۆستا دکتۆر محەممەد تەها و دکتۆر دیاری شەزانن ئەریک فرۆم پێمان وڵێت کەسێتی سەلیم بەرهەمی کۆمەڵگەیەکی سەلیمە مامۆستا کۆمەڵگەی سەلیمیش بریتێ لەو کۆمەڵگایی کە ڕێگە بە تاکەکان هات قدرەتی عقلی قدرەتی نەفسی و دەرونی وەکو تعبیر لە قدرەتی نەفسی و دەرونی تعبیر لە قدرەتی عقلی و قدرەتی جەسەدی بوو هەر کۆمەڵگایەک دەرفەتی لە بەردەم تاکەکانیا دروستکێ ئەگەر ئەو کۆمەڵگەیەکی بچووکی وەکو خێزان بێت ئەو ئینسانە ئەکەوێتە ژێر تەسیر و کاریگەری کەسێتی و ئینسانەکەوێتە ژێر تەسیر و کاریگەری ئەو مؤسسەیەوە ئەگەر قوتابخانەش بێ بە هەمان شێوە کەواتە تۆ گەرەتەوە قوتابخانەیەکی باش بیت ئەگەر ئەتەوێ مامۆسایەکی باش بیت دەرفەت بە بەوەی کە مناڵ بڵێ بەقەدەر خۆی مامۆسا ناڵم تەجاوزکە دەرفەت بە بەوەی کە مناڵ بجوڵێ چونکە خواسی مناڵ جوڵەیەوێت لە مەڵێ ئەمە دەرسەکە دەرسی فیزیە کیمیایە زانستە مەجالیەوە کەواتە بجان ئەبا یەک دقیقە نقطەی کە ئەگەر چیە بەس ئەم نقطەیە و ئیتر نای خوای لێن پشت بەخوا مەسەلەی چێژ مەسەلەی تێرکردنەکە لەگەڵ چێژیشا فەرقی هەیە ئەوەی کە ئەمڕۆ باسێک لێت ئێمە خوار نەخۆین جاریوە لەبەرەوەی خوین کە جەسەمان پێویستێتی مەرج نییە چێژ لە هەموو خواردنێ ببینین بەڵام لەوا چێت هەموو خواردنێ بخۆین مامۆستا چێژ دروستەکات چێژی دەرونی باشە چێژی جەستەی چێ ئەتوانێ ئەم چێژە بابەتو باشە ئێمە مامۆستامان هەیە کە قساکات هەستەکەی هونەرمەندێکی گەورە قسەت بۆ ئەو فیزیات بۆڵێتەوە مامۆستا خوام و بینی حاڵە مامۆستا حەمەعەلی معروف کە فیزیایە وتەوە من هەستمەکەی حەسەن زیرە گۆرانی بووە باش لەبەرەوە چێژی دەرونی هەبوو قسەکانی تۆنی دەنگی باشە نمونە هێنانەوەی ئەو تەنسیق و هارمۆنیەتەی کە لە شێوازی پێشکەشکردنی دەرسەکە هەڵس و کەوتی ئەوەی کە بەدی لانگویج و زمانی جەستەی پێوترا خۆکردن بە سەحەبی تەلەبەکان هەموو ئەمانەوەیە کرد کە تۆ هەستکەیت چێژ ئەبینی مامۆستا لەبەرەوە ئەمڕۆ ئەگەر بگەڕێ حتا ئەگەر لە جۆخزێکی بچووکی شابێت طبعاً لە جانجاگرۆسۆ تاکو ئەمڕۆکە مەدرسەی سۆمەڕێڵ هەیە و مەدرسەی مۆنتیسۆریش بە مەفهومە شێواوەکەی خۆمانیە قوڕیان کردەوە سەر مۆنتیسۆریشە تەسەوت تەمەناکەم جەنابتان نەڵێن لەسەرەوە من نەجاڕن چونکە ئەوەی کە لێرە جێبەجێکرێت لەگەڵەوە یان مۆنتیسۆری داوای کردو ئەرزوو ئاسمانی فەرقە ئەساسەکەیان چێژە مامۆستاجی تۆ چۆن ئەتوانیت یا چێژ ئەیا بە منە باشە چێژەیە کام مێنە کام مامۆستا کام ڕوودا و حەدەس کام کەسێتی چێژەیە بە تۆ ئەمە ئەبێتە سەبەب بۆ ئەوەی کە دەلاقەیەک لە دەروون تا دروست کات و پێگەیەک بۆ ئەم کەسە ئەم ڕووداوە لە دەرونی ئەم کەسە دروست بێت و ئینسانەکەی حەدەس و ڕووداوەکە لەوێ دانیشێت من لێرا کۆتایی بە قسەکان مێنم و ئەگەر فەردبوونێکە بێت من داوای لێبوون دەکەم سواز بۆ جێبگرتنتان زیرەکی دەستکرد دەبێت ئاسانکار و پاڵپشت و هاوکار بێت نەک بێتە بەدیل لەبەرەوەی سکیڵ و کارامەیەکانی فێرخوازەکان لەوانەیە پوژێت پرسیارەکەم ئەوەیە کاتێک کە فێرخوازەکان واجبێکت بۆ بێنن بزان بای ئای نووسراوە تۆ خۆت بزانانی بای ئای نووسراوە چ پرسیارێکیان لێ دەکەیت یاخود هەڵسەنگانیان بۆ دەکەیت یان ئیتر هەر دەستخۆشیان لێ دەکەیت تاو من پێم خۆشە بەڕاستی واقعبینانە ئەمڕۆ لە دۆخی پەروەردە لە هەرێمی کوردستان بڕوان ما نقطەیەکی زۆر ئەساسە ناکرێت ئێمە دوور قسە بکەین دەبێت نزیک قسە بکەین ئێستا هەرێمی کوردستان جگەر لە دنیای قەیران کە هەیەی بەڕاستی بە قەیرانی پەروەردە شادیە کارە سەر چییە بۆ ئەو قەیرانە پەروەردەیان کەسێک کە بیەوێ فێر بێت داوای مافی خۆی کاتی کەسێک
یا سیاسیەک یا دەسەڵاتێک بە هیچ شێوەیەک گوێ نەگرێت چۆن فێریەوە بکرێت ینی فێرخوازەکەم چۆن فێریەوە بێکە داوای مافی خۆی بکات لە چۆ من ناڵێم لەگەڵ هەموو بایکۆتێکی ئێمە وەکو مامۆستایانی حکومی بۆ خۆمان بە دواداچن دەکەین لە کام مەکتەبی هەلی کە سوپاسیان دەکەین بێ بەشمان ناکەن لە پانێڵانە ئێمە هاتوین پاشخانی معرفی خۆمان بەرزکەینەوە چۆن دەبێت ئێمە دەستمان لە بشۆدرێن بەردەوامی ئێوە بە گەشەدان بە بەرەو پێشچوون بە ئەنگاونان بۆرە و زیاتر خزمەتکردنی پرۆسەی پەروەردە ئەنگدانەوەیکی جوانی هەبوو من دەستخۆشیتان لێ دەکەم پێم وایە ئێرە تەنها نێوەندێکی دیارە و دەستی زۆر باشی کردووە لەو پرۆسەیە و دەستان خۆش بێت ساڵانە بە کۆمەڵێک وجوهی جوان خاوەن معریفە و پاشخانەی جوان ئاشنا دەکرێین بۆ خۆی خزمەتێکی زۆر گەورەیە بەدەبەرەکە و حەقی خۆیەتی تەقدیر بکرێت جارەکان ئەوەیە ئێمە لێرە وەکو تاکردکردنەوە بۆ هەرسێب ئەو بەڕێزانە تاکیدیان لەسەر فێرکردن کردەوە نەک چۆنیەتی داڕشتنی کەسایەتی ئایا دەپرسم جیاوازی کەسایەتی لێرە لەگەڵ تاچێکی سینی یان ئەمریکی یان ئەوروپی چییە ئەو جیاوازەی کە بەدی دەکرێت بە تێڕوانینی ئێمە و ڕنگدانەوەی کۆمەڵگا دەیپێوین یان ئەوە تا پێوەرێک هەیە کە ستانداردە و لە جیهان ئیشی لەسەر دەکرێت خێزان کاریگەری زیاترە یاخود ناوەندەکانی خوێندن لەسەر کەسێکی منداڵیان کات خێزان و خوێندنگا چۆڵێکیان هەیە لە تۆزینەوەی ئەو کارامەی و یاکن واقعەکە بۆ گرتنەوە ئایا ئێوە لە نێوان خێزان و لە نێوان مامۆستا و فێرگەدا کە کامیان بەبەرین دەزانن بەرزی بەرافی چینگرتن و خۆڕگرتن و بارهێنانی منداڵ ئەی منداڵ خۆی بۆچی واناکەن لە ڕێگەی گرتنەوەی ڕێکخراانە منداڵ خۆی بە بەرپرسیار بزانێت بۆی تاکێکی ئازا و ئازاد بەرپرسیار و خاوەنجانتە و بڕیار دروست بکرێت بۆ خۆشی بەرپرسیار بێت لەو کەسایەت و کە دروستی دەکات کاتی ئەم دوو ناوەندە خێزان هەم قاپخانەی توانی ئەم پەروەردەیە بێتە ئەستۆ بە شێوەی گشتی نتوانێت پەروەردە بکات ئالێدا ڕۆڵی کۆمەڵگا ژینگەت کاریگەری دروستبوون مناڵێت بۆچی منداڵەکەی و پێش چونە قوتابخانە پرسیاری کۆڵتری هەبوو لە دوای چونە قوتابخانە دکتۆر قادر هەیە ئایا بەڕای تۆ سیستەم و پرۆگرام ئەسکیان لە پێشترا یاخود کارەمایی مامۆستا لەگەڵ ڕۆشنبیری و ڕۆشنبیرێتی خێزانەکان پێدوانیە ئەو پێشکەوتن دەکرێنەوە ژاڕۆڵ ئێمە مامۆستایان زۆر لاواز کردیا کۆتان لە بۆ جێڕەوانەکان ڕناوی پەرۆشینە بۆ کە سەرپێژی دیکەی ویدیۆی هەیە کە لە ماڵەوە پشت پێدەوەستی کەمان پێم وایە دامەزراوەکان هەتاوە پێزانە گەیشتنە ئاستە چ ڕێکەوتن بە سیستەمی پەروەردەشەوە هەتا ئێستا سەرپێژی دیکەی فەرمیمانەیە کە خوێنکار پشت پێ بەسی بەڵام کە دەڵێ کۆری 12 زیانی پێەکە بەڵام من پێم وایە هەر کۆری 12 نییە ئاسنەیەک زیانی گەوری ئێمە ئەڵێن پێ لە سیاسەتی وڵاتە بۆ ئەوەی ئێمە تاچێک دروستکەین لە قوتابخانەکان لە دامەزراوەکان ئەو تاکە بتوانێت خێزان دروستکەنەوەیەک دروستکەین بتوانێت خێزانێکی باشی تەندروست پرسیارەکەم چۆن بتوانین هەمەمێکی کەسایەتی لەناو ناخماندا دروست بکەین بۆ کاری دروستبوونی بێکاری دەرونی بۆ چش بێکاری دەرونی مامۆستانی بەڵێ سوپاس بۆ پرسیارەکان من وەڵامی هەندێک پرسیار جواب دەدەمەوە کە عام بوو بۆ هەرسێکمان هاتبوو یەک لەو پرسیارانەی کە زۆر لێمان کرا کە بەندە و دکتۆر محەممەد دەربارەی سیمینارەکە قسەمان پانەڵەکە ناویشانە ئەخەم دەڵێن سیمینار پەنێڵ یانەوەتە سۆمپۆزیۆم یانەوەتە میتینگێک یانەوەتە ئیڤێنتێک تو چی ناو ئەنێ دانیشتنیشی زانستی دابش دەبێتە سەر چەند چەمکێکی بچووکتر مەلاحەزەی ئەوەت بکرد بە من چەمکەکەی من یانەوەتە مامۆستای بەڕێز سیمیناری تایبەت بە من لەسەر چی بوو لەسەر تەکنەلۆژیا بوو تەکنەلۆژیای تازە و ئینتەرنێتی تازە و شەپۆلی سۆشیال میدیا لەسەر پەروەردە و لەسەر کەسایەتی ئەگەر بەبیرت بێ زۆربەی زۆری مۆزوعەکانی من لەو بابەتە بوو من ئەو دیوەم پێ باش بوو کە باسی کەم خاڵی هەرە مهم من تەسەورم دەکرد پرسیارێککە بکرێ بۆ من وەکو چۆن بڵێ بەشێک بێ لە حراجی علمی ئەوش ئەوە بێ دیار تو بۆچی ئەو سەرە مۆزوعانەت باس کرد مامۆستا ئەبوبەکر پێیوتم تی دیار تو بۆ هەموو چەمکەت باس کرد من هەموو چەمکەم بەس بۆ ئەو بوو جەنابتان ئیسارەی عەقلی کرد ئەجنە تۆ بەتەمای من هەموو شتێکت بۆ شەڕەکەم
ئەو مۆدێلە لە تەربیە نەما ئەو مۆدێلە لە دانیشتن نەما دانیشتنی ئەمڕۆی علمی بەس بۆ ئەوەی ئیسارەی علمی بکرێت بۆ ئەوەی تو دوای ئەوە پرسیارت بۆ دروست بێت چۆن تو کە بە ڕۆژووی دەبی برسی دەبی بە دوای خواردن دەگەڕی ئەگەر دافعی معرفی هەبوو هەستت کرد لە معرفیە برسی ئەو کاتە بە دوای دەگەڕی کەواتە من بە قەس کۆمەڵی چەمکەم باس کرد بەس تەنها بۆ ئەوەی بوژێنم جەنابە دواتر بە دوای کرد قوربان لەسەر بێکاری دەرونی مامۆستای ئاخر پرسیار باس کرد تەلەبێکی دکتۆرامان بە ناوی شاهین خالید و خەریکە ئێستا بە داتا تەوسیق یەکەم هەموو چەمکانەی ئێمە ئەوڕۆ باسمان کرد لە ونبوونی دەرونی مامۆستا هاوکە هەمووی دراسەیەک ناڕن ئێمە چەمک و پرسیار و وەڵام لەگیرفانی خۆمان دەرناهێنین بۆ لەبەرەوەی ئەمڕۆ دوو بەرپرسی ئەکادیمیەن و ئەخلاقیەن و علمیەن خاڵی دواتر یەک لەو پرسیارانەی کە زۆر لە من کرا بایکۆت من نەموتەوە بایکۆت خراپە ملاحەزەی قسەکانمت کرد وتم من دژ بە بایکۆتم بۆ بایکۆت وەکو کۆبوونەوە بۆ کۆبوونەوە بایکۆت دیوە ئیجابەکەی ئەوەیە کە تو داوای مافی لێکەی کە ڕێگاکانی دیکە نەما دەباشە من پرسیارە لە تۆکەم لەکەیەوە بایکۆتەکەی خوا جوابت ڕێگای بەدیلی بایکۆتت چییە دەی فەرمێ دەیگێت تو دوتیژی چونکە دوای بایکۆت تو دوتیژێ ملاحەزتان کردو ئێوە قادرمەی تەمەڕوتکردن و یاخیبوون و تەنەمبڕ و بایکۆت چییە پێسەیە یعنی دەکرێت بۆ نمونە دیسان بۆ کوچۆ بڵێ بایکۆت ببێتە دوتیژی ئێمە لە ئەلمەسە پێڵێ شحنەی فعالی زیاتری درێتێ و ببێتە ئەوەی کە تەلە ببێتە سەر جادە و پەلاماری مەکتەبێکدا پەلامار و کاکە تو لێرەدا کە بایکۆت هەر بەردەوام بوو کەواتە بێ ڕێگەی بەدیل دەبێت منطقی تیانێت و بەس تەنها ڕێگای بەدیل ڕێگای بایکۆتت دەبێت پێم سەیرە يعني لبايكوت زيادة أي رجال ديكا أي منطقي معرفي من رجل كان ببير بدي كودم بايكوت كم لسه موجود وزارة شو هذا ودم درسي خون ضميمه استشخص كم ببير معه شو قال سلوك سيرته زي اليوم شو بلاي بانيا كردم ودم درسي خون ضميمه والله من الدواء الدرس تاعتيك ده أنا ما بمشمله استجدوا بيه مقسم كدوا. دكتور محمد فرمز أنا بينس خلك بدست أبوي ف من حولنا لبينس خلك كنت بلام أجلسي خلك زيادة روي دليل قبول كيزان وبر ويحاول دقة دالما بايتوش حاول بدكتور قادر. حاول من هذا برادران يبلغ متهم ينكردين بوي كلا عنواني بابا كذا برادران روحي ولا لو أنا توزك توني دنقم تورتر بيلم كان أستاذ من نايشار مواوي من بناسي ويشتمني خدمة وزاني من إيمان بأكاديميك ثينكينج يعني بيركضنا وأكاديمي أنا لا أكاديمي أنا بيركضنا وهم وقت اقتصادي هذا كم وهم وشا وكمان ما زال ما قلت تايتلي بانيلا كبيرنا وسير شو جديد كسيتي باش أي عنوانك من سيا كسایەتی وەک ئامانجێکی کولتوری و پەروەردەیی من بداية ناوي كلمة كيورد يعني الكلمات المفتاحية وشكل ليك قصي من لسر خيزان بو لسر پەروەردە بو لسر كسایەتی أستاذ ديار ما أستاذ ديار دەڵێ هەرسێکیان دوور لە بابەتی تەوەرەکە قسەیان ئەی باشە لەسەر چێ قسە بکەم من تواوي بابەتەکەم لەسەر کەسایەتی بوو بابەتی ئێوە چێ بشاس کەسێتی چەند پێکە کلیلە وشە خۆ حەسەن گۆرانی بوو ئەی چی بوو نازانم برادران دەزانین چۆنە حوار خۆی لە خۆیدا علمە بەڕاستی حوار خۆی لە خۆیدا ئینجا فەنە يعني زاني پێم بڵێ ڕێز بۆ هەر هەمووتان هەیە لێ سێ چوار پرسیاری نەبێت کە زۆر جوان بوون بەڕاستی پێم بڵێ ئەی باشە تۆ من سپاس دەکەم ئەو هەموو وەختە لێرە بەڵام بۆ پرسیارەکانتان بەدەری دکتۆر دیار دەڵێ وای لە ئێمە نەکرد ئیحرازمان بکاوە وامان لێ بکا بیر بکەینەوە وامان لێ بکا حەجمی سەقافیمان دەرکەوێ بای چەندی يعني پرسیارەکانی ئێوە نزیکتر بوو لە عنوانی بابەتەکە یا سیمینارەکەی عنوانی سیمینارەکەی من هەوڵمدا بچمە دەرەوەی موضوعی سیگموند فروید دەبارەی کەسایەتی دەڵێت و نازانم زۆر باسی 5 ساڵی یەکەم تەمەن و نازانم ئەو شتانە کرا
ئەو ئەلفرێدە لێر وا دەڵێ و کارین هۆڕنا وا دەڵێ و هاریس تاکسۆلیبان وا دەڵێ بە ئەو ناوانە ویستم من تەجاوزی بکەم من لێرە یەکەم جار پێم گوتم هەوڵ دەدەم کوردانە باسی کەسایەتی بکەم ئەوە استراتیژی منە من ئێستا پرۆژەی کورداندنی سایکۆلۆژیم بەدەستە خۆم سێ چواردا تەرحم کردووە لە ڕێگای سۆشیال میدیا و کۆمەڵشتی لە بابەتە ناوێ هیچ عالمێکم هێنا برادران لە غیری ئیگل زیاتر وەک فەیلسوف وا بزانم لە شوێنێک ناوی هایدگریشم لەکە زەڕوورە کاکە ئەوانە پیاوی گەورە لە تاریخی مرۆڤایەت ئەی باشە دڵی چارەسەر چییە بۆ دۆخی پەروەردەی باشە من تۆ لە ئاستێکی زۆر پرسی مەحلیفیدا دەبینم برادران بۆیە بە زمانێک قسەم کرد کە نەچینەوە سەر پرسیار لە ئاستێکی تۆزێک لە خوارتر بەڕاستی من لە دەرەوەش لە ڕێستەکە برادرێک پرسیاری لە من کرد من قوتابی ئەعدادیش لەو ئاستە دەبینم کەس بە زمانی فەلسەفە قسەی لەگەڵ بکەم بە زمانێکی قسەی لەگەڵ بکەم من کە اقتصاد دەکەم لە وشە پێم دەڵێم خێزان ئۆرگانێکی کۆمەڵایەتیە وەزیفەی کەڵشەڕایزکردنی ویتایەکی لە بوونێکی بایۆلۆژی بۆ بوونێکی کۆمەڵایەتی لە ئەستۆدایە من حەوت کەلیمەم بەکارهێنا خۆ ئەگەر قسە بکەم لە ئێستادا 2 ساعەتی کە تەواو نابێ قسە ئەو حەوت وشەیە بۆ لەبەرەوەی هەر یەک لە ئێوە من بە مساقفێکی گەورە دەبینم کە لە بەرامبەر ئێمە دانیشتون و زۆریشتان لە ئەوەندەی ئێمەتان پێیەوە من بەڕاستی زۆر جار کە دەستمە پۆل بۆ بەکەلۆریۆس دەسم دەرس بڵێمەوە حسابی ئەوە دەکەم تەلەبەی وای تێدایە عەبقەریە کاکە مامۆستای حراز دەکەم بۆ تەلەبەی عەبقەری لە ئیبتیدایی نییە لە ئیبتیدایی نییە 6 ساڵە دانیشتۆ خۆی مات کردو و پرسیاری وا لە مامۆستا دەکات مامۆستا نازانێت کە زۆر زیر نەبێت لەو مۆقفە ناتوانێت خۆی ڕزگارکات وانە لە کاک شۆڕش دەڵێت تاکید لەسەر دروستی دەرونی زۆر جوان بوو ئوستاد شۆڕش خۆی لە خۆیدا کەسایەتی فۆرمێکە کە ئێمە پێمان بود کەسایەتی دەبێت لە خۆیدا دروستی دەرونیتەوە بێت واتە ئەو کەسایەتی من دەڵێم ئەو مؤسسە ئەکادیمیە جوانەی ئێمە تێدانی ئێستا ئیشی دروستکردنی کەسایەتیەوە ئەو ئەمانەتەی لە خێزانەوە وەرگرتووە ئەو ئەمانەتەی لە خێزانەوە وەرگرتووە و بەڵام خۆدای نەڕیوە لە خێزان لەو فترەی کە لە ماوە دووتەوە هات بۆ لە پەیوەندێکی ڕۆحی و معرفیدایە دائیمەن دەڵێ بەڵام ئێمە کە دەڵێن کەسایەتی دروست دەکەن خۆ کەسایەتی نەخۆ شتێک نییە پێی بڵێن کەسایەتی وە کەسەکە لە خۆیدا دروستی دەرونیتەوە نیە شتێک نییە پێی بڵێن کەسایەتی وە کەسەکە بۆ خۆی بێ کەسایەتی بێ کەسایەتی نییە برادران مستەمەڕ هەموو تاقاتی خۆی لە ڕووی جنسیەوە سەرف بکە ئەمە ناومانێناوە هەواز باس ئەو تاقەیە خەزم ناکە اقتصادی تێدا ناکەوە سەرف کنەندەیەکی باش نییە بۆ بیبا لە مەجاری تەعالی سەبلیمێشن و دروستکردنی شارستانیەت و فکر و ئەو شتانە خەرجیکە خۆزن سەرەوە نییە 5 دقە و دەگەی بە ئۆرگازم و خەلاص بڵێن کەواتە کەسایەتی لە خۆیدا ینی دروستی دەرونی مامۆستا تاالب لە سیاسەتی سەقەت خۆی پرۆسەکەی تێکداوە فعلا وایە من ئیشارەتم پێ کرد ئەگەریش پێیان وا هاوڕێک دەرەوە بە منێ گوتی ئوستاز بوو وابزانم گوتی ئەمە لە ئاستی قسە بکەین هەندێک ئەولاولا تێکەڵی ئەوشتانە نەکەین بەڕاستی من بۆیە ناوی مؤسسەی سیاسی دێرم چونکە بەسەری بوونەوەرەکەی دەزانم کە پێ دەڵێن کۆمەڵگەی کوردی ئەی باشە ئەو بڕەمە دەرێتی یانێ وڵای هەر حملەیەکی انتخاباتی هەر حیزبە پرۆژەی پەروەردەی نەبێ من بە حیزب هەر بە هیچی نازانم نەک بە حیزبی نازانم پرۆژەی پەروەردەی نەبێ پرۆژەی نەڵێ ئەوە پرۆژەکەی منە نەڵێ ئەوە 4 ساڵی دیکە من لە خوێندنی باڵا ئاوا دەکەم لە پەروەردە ئاوا دەکەم وان نەکەم مامۆستا لەبەر ڕەفتاری ناو هەڵقوڵاوی کۆمەڵگایە حتمما ئەو علاقە ئۆرگانیکی داینامیکیە لە مابینی تاڵ و لە مابینی کۆمەڵگە و لەولاوە من ئیشارەتم با سێ پەیوەندی کرد بە ژینگە دائیمەن لە ناو کەسایەتیدا ئەوەی پێڵمە فۆرمی کەسایەتی لە حرەکەیەکی بەردەوامدایە ئەو حرەکەیە ناوەستی مامۆستا دیدەن خێزان کاریگەری زیاتر هەڵبەت خێزان حتمما ئەتودێ ناو خێزان ئۆرگانێکە هیچ کاتێک ناتوانین دەستبەرداری خێزان بین و ئێستاگەر لە ئەوروپا فۆرمی دیکە دۆزراوەتەوە بۆ پەیوەندی دنیایەک ئەو ئەنتۆنی گیدنزەوە دنیایەک سۆسیۆلۆجی گەورە دەگەڕێنەوە بۆ ئەهمیەتی خێزانەوە هابرماسە ئەوە نازانم چی هەموو دەگەڕێنەوە بۆ ئەهمیەتی خێزان مامۆستا بکردەوە تاکید لەسەر فێرکردن نەک دامەزراندنی کەسایەتی بەڵێ هەموو شتێک فێرکردنە بیرکردنەوەش ئێستا دەبێت فێری بین چۆن فێری بیرکردنەوە دەبین زۆر جاری واشە دەبێت چۆن فێری مردن دەبین ئێستا هەیە برادرانەوە خۆی دەتەقێنێتەوە داخلی دەورە دەبێت 7 ساڵ لە دەورەی جارەچێ بورجەکانی تیجاری دەوری دەتەقێنێتەوە 4 ساڵ دەورەی تایڕانی بینیوە
مامۆستا هاوکار ناونیشان لەگەڵ هاوڕێک نەداهاتوە ئەمەمان جواب دایەوە دەروزانی ڕەخنەکانەی دکتۆر ئارام بەڕاستی شتێکی زۆر جوانە چونکە علمی نفسی نەقدی کۆی ئەو شێواز و فۆرم و تەقلیدە ئەکادمیە کلاسیکیە ڕەفز دەکاتەوە کە ئێستا زانکۆکانی ئێمە مؤسسات ئەکادمیەکانی ئێمە پێی ڕاهاتوو یعنی ئەو علمی نفسی نەقدی سایکۆلۆژیای ڕەخنەیی کریتیکال سایکۆلۆژی تەواوی شێوازە کلاسیکەکانی دیکەی سایکۆلۆژیا وەلاوە دەمێت ڕێ سایکۆلۆژیا دەبێت بە زمانێکی ڕەخنەیی قسەکە کەواتە بیرکردنەوەی ڕەخنەیی لە یەکی ئیبتیدائیەوە ببێ بە دەرس تۆ چۆن ئەو مناوە فێر دەکەی کریتیکال ثینکینگ یعنی چۆن بیرکردنەوەکەی ڕەخنەگران نەبێ یعنی هەراوە نەبێ بڵێ باوکم وتی مامۆستا وتی نەخێر حیوار لەگەڵ مامۆستا بکەوە مامۆستا ئیحراج بکەوە دەوروبەرت ئیحراج بکەوە فێری ئەوە باید بۆەوەی ببی بە خۆت وە کەسێک بی ئازاد بیوە خۆ پرسیارەکانە خۆتەوە ئەوە پورە کەسی دیکەوە وابزانم ئیدی خێزان ئەوە ئێوە مامۆستا خستنە ڕووی بابەتەکان ئەوانە تقریبا پرسیارەکان زۆری وبووی بۆ ئەمە باز لە شێوەژیری ئەوانە بجارداوە بۆچی مناڵەکەم پێش تاپخانە پرسیاریەوە مامۆستازانە ئەوتری هەبوو زۆر زۆر جوانە بەڕاستی یعنی بۆ وایە ئەو کارەساتە و پەیوەندی ئۆرگانیکی لە مابینی دوو مؤسسەی گەورە نییە یا ئەوە تا ئیتیزایکی سلبی بەرامبەر بە مەکتەب پیا کردو ئەو قوتابخانە ئەگەر مامۆستای بیرکاری قبولی ڕەخنە لەو تەلەبەیە نەکاوە بە دەمی پێ نەکەنێ و هەوڕێن نەبێ لەگەڵی لەو حاڵەتە ڕقی لە فۆرمێک دەبێتەوە پێ دەبێترێ مامۆستا هیوای بیرکاری لە ڕێگای مامۆستا هیوای بیرکاری ڕقەکە ئیتیزا سلبیەکە دەچێتە سەر وانەی بیرکاری لە ڕێگای ڕق لێبوونەوەی لە بیرکاری ئیتیزاهەکە دەڕوات بۆ قوتابخانەی بنەڕەتی ئەکادمیای فام لە ڕێگای ئەوە وەڕقی لە هەرچی خوێندن هەبێت دەبێتەوە لەبەر یەک مامۆستانی توانیمان مەکتەبی لەدا خۆشەویست ئەو پرسیاری تێدا دەکوژێ لە کاتێک مرۆڤ بۆ خۆی ئێستا ئەحدەث پێناسەی نوێترین پێناسەی مرۆڤ ئەوەیە ئەلئینسان کائین متسائل مرۆڤ بوونەوەرێکی پرسیارکەرە تۆ پرسیاری تێدا بکوژی پرسیار مەکە نازانم چی ئێستا حاڵەتێکە مناڵە هایپەرثینکی هایپەرئەکتیڤیتیە دەیکوژێ کابرا لێی دەدا یا حرەکاتی زۆرە تۆ وەزانم زۆر پرسیارێکی چپەخانم ماوە جواب دەمەوە چۆن بتوانین هەمان کەسایەتی لە ناخمان دروست بکەین ئەفەن نازانم ئەوە خاص ئەو سێ هەڕامەکە چۆن دروستیکەین سێ بڵێ ئەو هەڕەمە بە چپەخان کۆمەڵێک زانە لەسەری متەفقن یعنی من ناوم لەناوە ثلاثیات سیانن یعنی زۆربەی زانایەکان هەیەنەوە ئیگۆ سوپەر ئیگۆ ئیدە نازانەوە هەستە هەنەستە پێش هەستەوە ئەدێر هەیەتی ضرورة العمل ضرورة علاقات الحب وضرورة نازن العلاقة مع الآخرين رولو ما إشارة بيكر كسايتي شاخ دبي لو سيبينديا هميشة لو كونكت بي يعني مني خود لقل سيلفي خود لو كونكت نبي شاشة ديتا سيجنال ديتا سر شاشة بيدرتو نو كونكتي لقل خود لقل كوملقا لسر خد نبي سيجنال ديتا سر شاشة بيدرتو نو كونكت یاخود نۆ سیگنال لەگەڵ ژینگە لە پەیوەندیدا نەبی ئەتۆ نۆ سیگناڵی هەرس بۆ تەندروستیی دەرونی باش دەبێت لە هەر سێ پەیوەندیدا سەرکەوتوو بیت ئەوە کەسایەتیشتەوە دەنان نۆ کۆنێکتی تۆ ئەیکەی کۆنێکت دەبن لەو کاتێ لەو هەر سێ پەیوەندیت پەیوەندی ساخت دەبێت ڕێز خۆشەویستێنی هەروژی مامنون لەوێ دکتۆر قادر پێنج خولەکت بەردەستە بۆی وەڵامەکان مامۆستا بەوە ئەفوی ئەمە خۆمان مامۆستا مایکە ناگات فەرموو دکتۆر قادر پێنج خولەکت کاتتان باش بدەنوێ بە سەرهیوانی پرسیارەکان بەبوو یەکەم بەنسبەت و مامۆستا بەڕێزەوە دەڕوویەکەوە حەقی خۆیەتی و لە ڕێی زوڵم لێکە بۆ ئێستا بۆ من هەر چەمچی تەلاقیا کە چەمچێکە ئەمە چەمچێکی کۆمەڵناسی و پیاوە بەڕێزە ئیخساسی کۆمەڵناسیە ئێمە بۆچی لەمان لەوە بترسین باسی تەلاق بەنجام وەکو سوکایەتی باسم نەکردم مامۆستاجان من کابرایەکی با نەڵێم زۆر پسپۆڕ و ئەکادمی بەڵام کەسێکی ئەکادمیم کاتێککە باسی تەلاقەکەم ئەبێت تۆ بزانش من بەچ نیەتێک و بەچمە بەسێ باسێکم من بیا تەڵێم لەو سەرەوە کە لەبەرێک هەیە تەلاقی بێ و پێتر بەسەوە ژنیشەوە باسم کرد و بەنسۆتیایشەوە باسم کرد لەم سەرەوە شتێک دروستێکا کە پەیوەندی نادروستی نێوان مناڵ و دایک و باوکی بێت یعنی ئەمە پێویستان کە حەساسیەتمان بە هەندێک شتە بێ ئەمە یەک دوو بەنسبەت مەکتەبە حکوومەکان و مامۆستایان من حەزەکەمەوە بە جەنابتان بڵێن یەکەم و پێشەم شتێک من وەکو شەخص
ئەوە دکتۆر دیارەزانانی 4 مناڵم هەیە هەر 4یان لە مەکتەبی حکومی خۆم مامۆسای موەسسەسەیەکی حکومی و لە شوێنی یان لە مەکتەبی ئەهلیشەوە عەرزیان خستۆتە بەردەم کە بچم وەکو بۆ نمونە توێژەری کۆمەڵایەتی دەرونی ئیشکەم ڕەبزم کردوێتەوە گوتم مناڵەکانی خۆم من خۆم لە موەسسەسەیەکی حکومیە ئیشەکەم و ئێستا لە بایکۆتام باشە چۆن سوبەس من ئەزانم لەو قسەیەم لەکوێوە کرد مامۆسایان ئەبێ جەنابتان باش بزانن دەستێک هەیە لەم وڵاتەیە باشە مامۆسای لێ دەرچێت دەستێک هەیە لەم وڵاتەیە بە بەرنامە و هەر کردوشێت بە بەرنامە ئەیەوێت دەستگای پەروەردەی پەک خات و ئەیەوێت لە ناوی بێت ئەیوێت لە ڕێک و دوشی بێنێت ئەمەی لە مەکتەبە حکومەکانەوە دەست پێ کردووە لە ساڵحی من ناڵم مامۆسا هەڵدان یا ناڵم ئەم مؤسسەیە لە ساڵحی بەتایبەتکردنی کرد من ئەمە بە هەدەفی سەرەکیش نازانم بەڵام من پێتان ئەڵم مامۆسای بەڕێز من پێتان ئەڵێم ئەوە لەیەوە وتم مامۆسا نەموت تەنها دڵسۆزێک لە مؤسسات و دام و دەستگای پەروەردەیی حکومیە ما بێت مامۆسایە دکتۆر تۆ دەو بڵێ سیستەمی پەروەردەی ئەمە نەک مامۆستا لەوێ ئەزانی سیستەمەکەی هەیە ئەزانی مامۆستا کێشەم لەگەڵ سیستەمەکان من ئەڵێم مۆرێک یەک دڵسۆزم پێ بڵێ دکتۆر محەمەودی لەم وڵاتی ئێمە لە ئاسیشی باڵا لە خەمی تەربیە و تعلیمات نییە من لێرە وتم 5 ساڵە پێشووتریش وا بووە 5 ساڵە زۆر بەزاقی ئیشەکرێ لەسەر ئەوەی کە تەدمیر کریا سیستەمی پەروەردە وەکو مامۆستا کە پەروەردە بێبەها کرێ لێرەوە باسم کردووەکینا جەنابتان ئەبینم کە پارچە ئینتاج و چوەرەکان بوو ئەزانم بە تەلەبەکان لە چ مستەوایەکا بوو ئەزانم بە چ نیسبەیەک یان نیسبەی نەجاح تەنانەت بەو ناوچێشەوە کە لە مەنطقەی بایکۆتی پێوتراوە لە جواب ئەمانە هەمووی داتان دای منە مامۆستا لەبەرەوە من لێرەوە وتم دەستێک هەیە خەریکی ئەمێ ئەگەر کەوتم دەستی لێشم لەبەرەوەی دڵسۆزێک نییە ڕاستی کاتەوە دڵسۆزێک نییە کونوکە لەبەرەکانی ببینێت دڵسۆزێک نییە خەریکی ڕاستکردنەوەی ئەمە بێت سێهم وتە باسی مامۆسا خدر بێگەڵاسی کە تەوان من پێش وەخت مامۆسایانی یعنی هیچ قورآنە بۆ ناخۆم و شەڕەت و تەلاق و ناموسێ بۆ ناخۆم کە بەڵام نیەتم ئەوە نییە بێتەربێتی بەرامبەر بکەم من حەدیەوەم نییە خۆم لە ئاسی لەو ڕۆ خۆم لە ئاسی خدر بێگەڵاسیە ئەبینمەوە کە ئینسان وەک مرۆڤ هیچم لەو زیاتر نییە مامۆسا لە ڕۆ ئینسانێکەوە لە ڕۆ پیشەی و لە ڕۆکاتێکەوە یان شتێکی ترە کە هەی مامۆستا من کاکە تا ئێستا سەیری ڤیدیۆیشی مامۆستام نەکردەوە بەڵام ڤیدیۆی خدر بێگەڵاسی نەماوەسەی نەکەم نەک لەبەرەوەی شت حەزی لێکم مامۆستا حەزی لێکم لەوە چێ بەش بە حاڵی خۆم ئەو 2 دقەی کایکەم بۆ ئەیەم بۆ ڤیدیۆ لە ڕووی نەفسیەوە لە ڕووی مردار بکە لەبەرەوە وەکو سوکاتی ناوی مامۆستا ئەمجا خدر بێگەڵاسی کارکتەرێکی سۆشیال میدیایە چۆن دەرەکەوێت خەڵک هەیە من جنێوی پێنایم چۆن دەرەکەوێت و حەقی وایە بەخۆی دەرکەوێت دەبێ حەقیەوەش بابە من وەکو کەسێکی ئەکادمی نەک کەسێکی پۆپۆلیست و شعبی قسەی لەسەر بکەم بەجاکە حتا بەخراکیش مامۆستا یعنی مەبەستەکەی من لێەوە بوو سەبارەت بە چارەوەی کە مامۆستای بەڕێز ئاماژەی پێیە طبعا من ئەمە تەنها سەرقەڵەمێک باسەکەم ئایا گرفتی پەروەردە لەم وڵاتەیە ئێمە چۆن طبعا جەنابتان لە من باشتر دەزانن سیستەمی پەروەردە کۆمەڵێک ڕەگەزی هەیە مامۆستا تەلەبەیە هۆکاری فێرکردنە باشە قانون و یاسای پەروەردەیە ئەوەی تەرایقی تەدریسە منهەجە ئەگەر تۆ بتەوێت سیستەمی پەروەردە چاکە یا ئیسلاحی کارکەیت باشە چونکە سیستەمی پەروەردەی پێرفێکت لە هیچ شوێنێکی دنیای نییە ئەمریکیەکان لە من و تۆ زیاتر ڕەخنیان لە سیستەمی پەروەردەی خۆیان هەیە چاکردن لەوە دەست پێکە دەرفەتی ئەوەت هەبێ سەر لەنوێ هەر یەک لەم شتانە تعریف بکەیتەوە مامۆستا یەکەم تعریف و پێناسیان بدەیت دووهەمیان بنەمایان بۆ دانی سنووریان بۆ دیار مامۆستا ئەبێ سەر لەنوێ پێناسە بکرێتەوە مامۆستا کەسێکە دەرسەیات یا دەرفەتە ڕەخسێنی بۆ خوێندیان ئەبێ خوێندکار سەر لەنوێ تعریف کرێتەوە خوێندکار کەسێکە دائەنیژێت و من و تۆ مێشی وەکو ئەوترێت وەکو بانقی معلومات سێریەکەین مێشی پڕەکەین لە معلومات یاخود وەکو کەسێکی بیرکەرەوە سێریەکەین لەبەرەوە کۆتم ئەکرێت مامۆستا بەسەر ئەو چاوە ئەکرێت ئێمە سەر لەنوێ مامۆستای بەڕێز سەر لەنوێ ئەمانەی ئەوەی کە ڕەگەزەکانی سیستەمی پەروەردەی پێوترێ سەر لەنوێ تعریفی بکەینەوە معنایان بینێ بۆ پێوەی کە لەم عەسڵ و سەردەمان باشەوە لە هەمووی گرنگتر ئەوەیە مامۆستا لە هەمووی گرنگتر حتا ئەگەر مامۆستانی ڕاهێنە دێرە بن ئەوەیە کە تەبایی دروستکە لە بینی عنسوڕانە ئەو ڕەگەزانە بتوانین بە یەکیانەوە ببەسینەوە خۆی گرفتەکە لەوایە ئەم ڕەگەزانە هەن بەڵام پەروەردەی ئێمە ئێستا ئەوەی کە مامۆستانی ڕاهێنەری لەم ئەم ساڵ منبوس کرد لای مامۆستاکانی تر گرفتەکە لێەوە هاتبوو تۆ ناتوانیت بێی ئەم تەنەکە تەنێکی بازیە داخڵ بە سیستەمەکەیەکەی
بە شێوەیەک داخڵیکەی کە بخوا بە پارچەکان بخوا بە مامۆستایەکی ئاسایی بخوا بە لەبەرەوە گوتم دەستکاریکردنی سیستەمی پەروەردە لەسەر لە نوێ تعریفکردنەوە و پێناسەکردنەوەی ڕێگەزەکانەوە بێت طبعا هەمەشەگە قسەی لەسەر پێی ساڵێکی نازانم پرسیارەکانی تر ئەگەر زۆرم لە ئەو بەڕێزانە نەکەم بۆ دوورکەوتنەوە لە باسەکەش بەخوا من هەرەوە نەمپێ بۆ مامۆستا بەخەوت ناکەم مامۆستا زارا سیستەم ئەوەی کە باسی فکری ڕەخنەی کرا مامۆستا ئەوەی جەنابتان باسەکەن زۆر شتێکی گرنگە ئەوە لە چوە ئەگەر جەنابتان حتمما شارەزاییتان هەیە کارامەیەکانی فێرکردنی پێوترێ لە سەدەی 21 و یەکێک لە کارامەیەکان بریتە لە بیرکردنەوەی ڕەخنەی مامۆستا ئەمە لەسەر ئاسی عالەم تاکو ێستا شوکو بابەتیشی تیۆری سەیرەکە بەفعلی پراتیک ناکرێت بەڵام بە هەر بەڕاستی ئەگەر تۆ پێویست سیستەمێکی تۆکمەت هەبێت و جێگەی بیرکردنەوەی ڕەخنەیی تیا بێتەوە پێویستە ئەو کارامەیانەی کە حتا نەتەوە یەکگرتوەکان باسی کردووە پێویستە دەست بەو مەهارات و کارامەیانەوە بژیرێتە کارامەی سەدەی 21 پێ ئەوترێت والأخير شهادواتان لأيام الاشتاق لايكي آية دسي خيزان مالا دسيها دسي خطابخانة والله إمام مساجان لتوني بني أزهر وتاقوا يسويان إبلاينا كلاواتهم من لما بسوين زقان ناتوان ديرك وجناتاك إليه هر براسينا هو إشي مني وناتوان من في طلب ليرا أقري خيزان بيوا ليبشا أقري خطابخانة لسواس وجناتان وداوي دبرندو برادرانا كما قرد جوابي بساركان من يابي دوغد دەست خۆش دکتۆر جان زۆر زۆر سپاس دکتۆر یەک ڕستە ماوە یەک ڕستە ماوە پێم خۆش بوو بە سوپاسی ئێوە کۆتایی بێنن بەڵام دەبێت شتێک بڵێم لە هەموو دانیشتنیەکە شتێک نییە قسەی ڕاست پێ و شتێک هەڵە بێ بۆ چوونی شخصی تۆ ڕاستە بۆ چوونی شخصی منە ڕاستە لەزانی بینی ئێوە و ئێمە کە وەکو پانەلست چیە ڕقم نۆیە نۆ بە ئینگلیزی بۆ تۆ نۆبێ بۆ من شەشە ئەگە بۆ من نۆبێ بۆ تۆ شەشە هیچ کامان هەڵەبی زۆر سپاس فام هەمیشە پێشەنگە